بیرەوەریەکانی چارلی چاپلن. وەرگێڕانی لە ئەنگلیزیەوە ئەمین شوان. خوێندنەوەی یاسین قادر بەرزنجی، هەواڵ عوسمان. ڕەنگە لە هەموو جیهاندا هونەرمەندێکی دیکە نەبێ هێندەی چارلی چاپلن بەناوبانگ و هونەری هیچ کەسێک وەک هونەری ئەو داهێنەر نەبوو بێ. ئەو هونەرمەندە مەزنە سینەمای کردە ئامڕازی پێگەیشتن لەگەڵ مرۆڤدا و بە فیلمەکانی کە پڕە و پڕن لە گریان و پێکەنین مێژوویەکی بۆ هونەری حەوتەم تۆمار کردووە، مێژوویەک کە هەمیشە بە زیندوی دەمێنێتەوە. ئەڵقەی یەکەم. بەر لەوەی پردی وێستمینستەر دروست بکرێ شەقامی کینگنگتن تەنها سوارە ڕێب و پیادە کەمتر هاتوچۆیان پێدا دەکرد. پاش ساڵی 1950 شەقامێکی تر دروستکرا کە سەرێکی لە پردەکەوە دەستی پێدەکرد و سەرەکەی تری دەهاتە برایتن. شەقامی کینگتن کە زۆربەی تەمەنی مناڵیم لەوێ ڕابواردووە گەلێ خانوبەرەی جوانی لەسەر دروستکرا بوو کە لەباری ئاریشتێکتەوە یەکجار سەرنجکێش بوون و ڕووکاریان بە باڵکۆنی جوان جوان ڕازانرابووەوە و ئەوانەی لە باڵکۆنەکاندا دادەنیشتن جارێک بۆیان ڕێککەوتبوو جۆرجی چوارەم ببینن کە بە سواری عەرەبانە بەرەو برایتن دەچوو. لە ناوڕاستی سەدەی 19دا زۆربەی خانووەکان ئەو شێوە و ڕەونەقە جوانەی جارانی خۆیان لەدەستدا بوو بۆ کرێکرابوون بە ژوور و ئەپارتمانی بچووک بچووک. لەگەڵ ئەمەشدا تاکوتەرایان هەروەکو خۆیان مابوونەوە و هەندێ دکتۆر و بازرگانی کار بەبرە و ئەکتەری نمایشی هەمە ڕەنگەیان تێدا دەژیا. ڕۆژانی یەکشەممە لەبەردەمی یەکێک لە ماڵەکانی سەر شەقامەکەدا عەرەبانەیەکی دووچەرخەی جوان ڕادەوەستا کە ئەسپێکی پۆنی قوتی لەو جوان ڕایدەکێشا. ئەم عەرەبانەیە چاوەڕێی هونەرمەندێک بوو کە ماڵەکەی لەو نزیکانە بوو. ڕۆژانی یەکشەمە کردبووی بە عادەت 10 میل بە عەرەبانە بۆ خۆی گەشت بکە. ئەو سەری ڕێگاکەی دەگەیشتە نۆرود یان ئەگەر زۆر بڕۆیشتایە لە مێرتن تێنە دەپەڕی. لە گەڕانەوەدا لە چەند مەیخانەی بچووکی سەر ڕێگا وەکو وایت هۆرس یان دی هۆرنز یان ئانکارد هەڵوێستەیەکی دەکرد. تەمەنم ئەو کاتە خۆی دەدا لە 12 ساڵ. وەکو هەر مناڵێکی تر زۆر جار لەبەردەم تانکارد هەڵدەتوتکام و چاوم دەبڕیە هەڵس و کەوت و ڕەفتاری ئەو پیاوە کەشخانەکە لە بەردەمی باڕەکە لە ئەسپەکانیاندا دەبەزین و خۆیان دەکوتایە ناوە و یەکسەر خۆیان بەرە و ئەو کۆڕە دەکوتا کە هونەرمەندەکان لیسیان لێی دەدا. ئەمە عادەتی ڕۆژانی یەکشەممەیان بوو. چەند قۆز و بۆشناغ بوون. چاکەت و پانتۆڵی شەترنجیان لەبەر بوو. شەپقەی قووج بەسەرەوە. ئەنگۆستی لە مرواریەکانیان و دەرزیلەی بۆ ئینباخەکانیان لەبەر تیشکی ڕۆژ دەبریسکانەوە. باڕەکە سەعات 2 پاش نیوەڕۆی یەکشەمە دایدەخست و ئەو خەڵکەی کە تێیدا بوون لەبەردەمی کۆمەڵەیان دەبەست و پاش هەندێ دەمە تەقێ و بە یەکداهاتن خواحافیزیان لە یەکتر دەکرد و هەریەکە بەلایەکدا لێیان دەدا و دەڕۆیشتن. ئەم دیمەلە بەلای منەوە زۆر سەرنجکێش و سیر بوو. بۆیە بێت ڕووکاندن چاوم دەبڕیە. یەکەیەکەیان و هەندێکیشیان کە بە فیز و یەکجار گەوجیەوە ڕەفتاریان دەکرد لەوانی تر زیاتر سەرنجیان ڕادەکێشام و بە وردی لێیان ڕادەما.
هەر کە دوایەشیان دەڕۆیش دەتوت ڕۆژم لێ دەکەوتە بەرپەڵە هەورێکی تاریک. ئەو کاتە هەڵدەستام و ملی ڕێم دەگرت و هێواش هێواش بەرەو ماڵ دەگەڕامەوە. کام ماڵ؟ ماڵ یان کۆمەڵە کوختەکەی پێشەقامی کندکتن. هەرکە لە دەرگای کۆختەکە دەچوومە ژوورەوە بە پێپلیکانە شل و شەوێفەکاندا هەڵدەگەڕام و خۆم دەکرد بە کولانەکەمانە. خانووەکە یەکجار ناخۆش بوو، بۆنی کۆنەجل و شڕ و شیتاڵ لە دەرگا ئاوا دەبووی بە لوتت دادەهات. ئەمڕۆ بە پێچەوانەی یەکشەمەکانی ترەوە دایکم لەبەر پەنجەرەی ژوورەکە دانیشتووە و سەیری دەرەوە دەکا. هەرکە چوومە ژوورەوە ئاوڕێکی لێدامەوە و بزەیەکی ساردی کرد. ژوورەکەمان یەکجار تەنگەبەر بوو، پانایی بە ئاستەم لە 12 پێی 4 گۆشە تێدەپەڕی. پیا و هەناسەی تێدا سواردە بوو. لەبەر چاوی من لەو 12 پێش تەسکتر بوو، بنمیچەکەشی بە زۆر نزمتر لە خۆی دەهاتە بەرچاو. مێزێک کە بۆ ئەوەی نەکەوێ درابووە قەت دیوارەکەەوە و کۆمەڵی قاپ و قاچاغی ناڕێک و تفاقی چاکردنی لەسەر کەڵەکە کراوە. لە سوچێکدا کۆنە قەرەوەڵەیەکی ئاسن کە دایکم بۆ یاخی سپی لێدا بوو دانرابوو. لە نێوان قەرەوێڵەکە و پەنجەرەکەدا ئاگردانێکی بچکۆلە هەبوو. لە پایین قەرەوێڵەکەوە کورسیەکی کۆن قوتەوە کرابوو. ئەم کورسیە نەختێک پان بوو بە جۆرێک بەشی ئەوەی دەکرد کە سیدنی برام خۆی لەسەر گوڕماڵە بکاو بنوێ. ئەمڕۆ سەرباری هەموو ڕۆژان ژوورەکەمان زۆر ناخۆش و قەبز دێتە بەرچاو. وا دیارە دایکم لەبەر هۆیە کە سەری لێ دەرناکەم کۆی نەکردوێتەوە. ئەو بەدەگمەن دەهێڵێ ژوورەکە ئەوها بێ سەرە و بەرەو ناڕێک بێ، چونکە پیریان بێهێز نییە تا بڵێم نەیتوانی ڕێشی بخە. دایکم تەمەنی هێشتا لە 37 ساڵ تێپەڕی نەکردووە و لە هەڕەتی توانا و ماڵداریکردندایە و جاری ئەوهانە بێ کە بە دەگمەن ڕوو دەدات ئەم قەلەندەرخانەیە دەکاتە بە هەشتێکی دڵڕفێن. بە تایبەت یەکشەموانی زستان زەوق و سەلیقەیەکی زۆری لەگەڵدا بە خەرج دەدا. من هێشتا لە ناو جێدا بووم. ئەو قاوەڵتی ئامادە دەکرد و کە چاوم دەکردەوە خۆم لە ناو ژوورێکی بچکۆلەی خنجیلانەدا دەدیەوە کە ئاگدانەکەی داگیرسانووە و کەتلیەکەی سەری هەڵمی دەچێ بە ئاسماندا و لەسەر ڕەفەی ئاگردانەکە ماسیەکی برژاوم بۆ دانراوە کە تازە لەسەر ئاگر لادراوە. لەو لاشەوە دایکم خەریکی نانکردنە. بوونی دایکم لە ژوورەکە کە خۆی لە خۆیدا مایەی خۆشی و دڵنیاییە بۆم. گەرمی ژوورەکە، گیزەگیزی لەسەر خۆی کەتلیەکە، بە تایبەتی لە کاتێکە کە گوتارێکی کۆمیدیم دەگرتە دەست و دەکەوتمە ئەمدی و ئەودیوکردنی پەڕەکانی. هەموو ئەمانە خۆشی و سەفای سەر لە بەیانیە دڵڕفێنەکانی یەکشەممە بوون. بەڵام بەمڕۆوە ئەمە 3 ڕۆژە دایکم بە بێکەیفی و خەمباریەوە بەری پەنجەرەکەی گرتووە و دەستی ناوەتە ژێر چەناگەی و چاوەکانی بەرە و دوور وێڵ بوون. دەڵێی پاپۆڕی خەرکاو بووە. دەمزانی خەمکەڵەکەی بەسەریدا کردووە. سیدنی برام 2 مانگە چووە بۆ دەریا و تا ئێستا هیچ سەر و شوێنێکی دیار نییە جگە لەمە. ئەو مەچینەی درومانەی کە بەکرەی گرتە بوو بە بەرهەمی ئەو ئێمەی بەخێو دەکرد لەبەر نەدانی قست لە کاتی خۆیدا لێی وەرگیراوەتەوە. سەرڕایەمەش ئەو 5 شلینگەی کە من هەر هەفتەیەک لە جیاتی وتنەوەی دەرسی دانس وەرم دەگرت و هەندێک کونوکەلی بەری ژیانمان پێی دەگرت لە ناکاودا بڕا. ڕاستیەکەی چونکە زۆربەی ژیانمان هەر بە کولە مەرجی و گیر و گرفت دەبردە سەر. ئەگەر شتێکی ناخۆشیش ڕووی بدایە من هەستم پێ نەدەکرد. ئەوەندەم تامی شیرینی نەچەشت بوو تا بتوانم باش لە تاڵی بگەم و لەبەر ئەوەی نێری نەبووم وەکو دەڵێن بای دەرەوە بووم و زوو ناخۆشیم لەبیر دەچۆوە.
هەر کە لە قوتابخانە دەردەچووم یەکسەر ڕێی ماڵم دەگرتە بەر و تا دەگەیشتمە لای دایکم ڕانەدەوەستام. هەر ئاوێکی پیسە بوو، بە سەتڵ فرێم دەدایە دەرەوە و دەچووم هەندێ ئاوی پاکم دەهێنا. پاش ئەوە بەرەو ماڵی مەکارتی بەڕێ دەکەوتم و ئێوارم لای ئەوان ڕادەبوات. ئەمە زۆری لەبەر ئەوە بوو کە لە ژوورەکە بێزار بووم. ماڵی مەکارتی ناسیاری کۆنی دایکم بوون و لەو کاتەوە کە ئەم لەگەڵ شانۆدا سەر و بەری هەبوو ئەمانی دەناسی و دۆستایەتی لەگەڵیاندا. ئەوان خانوویەکی خۆشی باشترین ناوچەی سەر شەقامی چندکتنیان دەژیان و لە چاو ئێمەدا پاشا بوون. لەگەڵ واڵی تاقە کوڕیانە تا ئێواران یاریمان دەکرد و زۆر جاری چای ئێوارانیشم هەر لەوێ دەخواردەوە. هەر ئەمە خۆی دەبووە هۆی ئەوەی زۆر جارنانی شێوانیش لەگەڵ ئەواندا بخۆم. هەموو جارێک دایشی واڵی کۆڵێک گلەیی پێمدا بۆ دایکم ڕەوانە دەکرد کە بۆچی سەریان لێنادا. منیش هەندێ تەوازۆ خوازیم بۆی دەکرد چونکە دایکم لەو کاتەوە کە کەوتووە ناو بێوڵەتی و بەخەت ڕەشیەوە کەمتر دۆستانی شانۆی دەبینی. بێگومان هەندێک جاریش لە ماڵ دەمامەوە و دایکم چایی و کەلانەی بۆ دەکردم. کەلانم بەلاوە زۆر خۆش و بەتام بوو. جارجارەش سەعاتە وەختێک شتی بۆ دەخوێندمەوە. منیش هەموو ئازای گیانم دەکرد بەگوێ چونکە شێوەیەکی یەکجار خۆشی هەبوو لە خوێندنەوەدا. ئەم جارە هەرکە خۆم بە ژوورا کرد دایکم لای لێ کردمەوە بە تووڕەییەوە سەیریکی کردم. ئەم دیمەنە تووڕەیی یەکجار ترساندمی چونکە زۆرتر لە شتێکی خێو ئاسا دەچوو. ژنێکی لاوازی ڕەنگپەڕی و هەردوو چاوی ئێش و ئازار و جەزرەبەی ژیانیان لێدەباری دوودڵ بووم. لەلایەکەوە ئارەزوم دەکرد دەرپەڕم و خۆم لەو دیمەنە ترمێنەرە ڕزگار بکەم. لەلایەکی تریشەوە دڵم بواری نەدەدا بەجێ بێڵم چونکە لە ڕادە بەدەر هۆگری ئەو بوو. بەتی لە چاوێک سێرێکی کردم و بەلالووتێکەوە وتی: ئەوە بۆ خۆت بۆ ناچی بۆ ماڵی مەکارتی؟ قورگم پڕ بوو لە گریان. وتم: ئاخر دەمەوێت لای تۆ بمێنمەوە. دایکم ڕووی کردە ئەو لاوە و نیگای وێڵی بەرەو دەرەوەی پەنجەرەکە فڕی. دایکم وتی: خێرا بچۆ بۆ ماڵی مەکارتی، لەوێ نیۆڕۆکەت بکە و چونکە ئێمە هیچمان نییە بۆ تیدانێم. بە کزیەکە وتم: باش، ئەگەر حەز دەکەی دەڕۆم دایک، دەڕۆم. دایکم بزەیەکی کرد و بە ئەسپایی کێشای بەسەرمدا. خێرا بە کوڕم، خێرا کە بڕۆ. هەرچەندە پێمدا دەگرت کە نەڕۆم لە قسەی خۆی نەهاتە خوارێ. منیش ملی ڕێگام گرت، بەڵام لە ناخی دڵا هەستم بە گوناهباری دەکرد سەبارەت بەوەی کە بە تاقی تەنیا لەو کۆختەیەدا بەجێ بهێڵم. چە ئەوەشم بەبیردا نەدەهات کەوا لە چەند ڕۆژی ئایندەدا کۆسپێکی ترسناک چەقی ڕێگای پێدەگرێ. لە سەعادەشتی 16 نیسانی ساڵی 1889 لە ئێست لەینی ویلوێرت لەدایک بووم. هەر بە ماوەیەکی کورت پاشەوە گواستمانەوە بۆ وێست سکوێری سەر شەقامی سانت جۆرج لە لامبێت. وەکو دایکم دەیگێڕایە و دنیای ئەو کاتەیەک جار خۆش بووە و باری ژیانمان خراپ نەبووە. سێ ژووری پڕ لە ڕایەخ و ئەسبابی جوانمان هەبووە. خۆم باشم لە بیرە. هەر شەوە کە دایکم دەچوو بۆ شانۆ من و سیدنی برامی لەسەر قەرەوێڵەیەک درێژ دەکرد و باش دامانی دەپۆشی و کارەکەرەکەمانی تەمێ دەکرد کە زۆر وریامان بێت. کە بووم بە 3 ساڵ و نیو هەموو شتێکم بە ئاسان دەهاتە بەرچاو. کە سیدنی برام کە تەنها 4 ساڵە من گەورەتر بوو بتوانێت سێحربازی بکات و شلنگێک قوت بدا و دوایی بە ئاسانی لە پشتی سەریەوە دەری بکات، ئەی من بۆ وانەکەم. جارێکیان هەروام کرد و نیوەپەنیەکم قوتدا. پیرە نیوەپەنی لە قورگم گیرا و کەوتمە لەرخەلەرخ. دایکم ناچار بە هەڵە داوا ناردی بە دوایی دکتۆرێکدا. دایکم بەرشەوە کە لە شانۆوە دەگەڕایەوە لەگەڵ خۆیدا شیرینی بۆ من و سێدنی دەهێنایەوە و لەسەر مێزەکە دایدەنا تا بەیانی کە لە خەو هەڵساین بە شادیەوە بەسەریدا بکەوین، یان پارچە کێکێک بوویان هەندێ شەکرە سوورە و نوقڵ. مەبەستی ئەو لەمە ئەوە بوو کە بەیانیان هەڵدەستین نەیکەین بە قیژە و هەڵاو بگر و بەو جۆرە بۆ خۆی تا درەنگانێک لێی بنوێ.
تاڵقەی داهاتوو بەخواتانە سپێرین. ئەڵقەی دووەم. زۆربەی ئەو دەورانەی کە دایکم لەسەر شانۆ دەینواندن دەوری کچۆڵەیەکی ئەشوەکەری چاو بازی 20 ساڵەی شۆخ بوو کە خاوەنی دوو چاویشینی وەکو ئاسمان و پرچێکی زەردی مەیلە و قاوەیی بێ کە لە پاژنەی بەخشێ. سێدنی و من ئەومان تا سنووری پەرستن خۆش دەویست و لەگەڵەوە شاکە جوانیەکەی تاگ نەبوو، بەڵام ڕوخساری زیاتر لە هی فریشتە دەچوو. ئەوانەی کە ئەو کاتە دەیان ناسی لەم دواییەدا لەم دەیان درکاندکەوە ئەو بەلای ئەوانەوە شۆڕەژنێکی دڵفێن بووە. زۆر بەلایەوە مای شانازی بوو کە یەکشەموان من و سێدنی بڕازێنێتەوە. چاکەتێکی ئیتۆن و پانتۆڵێکی درێژی دەکردە بەر سێدنی و منی چاکەتێکی قەستۆری شین و پانتۆڵێک لەگەڵ دەستکێشی شیندا. ئەو جۆرە ڕۆژانە زیاتر بۆ خۆنواندن و پۆز لێدان بەکاردەهێنلان، ئێمەش بەسەر شەقامی کندکتندا بە کەش و فشەوە دەهاتین و دەچوین. لەندەنی ئەو کاتەیەک جار بێدەنگ و ئارام بوو. چواردەوری هەمووی کشومات بوو. تەنانەت ئەو عەرەبانە ترامانە کە بە ئەسب ڕادەکێشران و بەسەر شەقامی وێستمینستەر بریجدا هاتوچۆیان دەکرد، ئەوەندە بە تەنگەوە بوون کە دەنگیان لێوەنەیەت. بە کشوماتی دەهاتون و دەچوون. لەو ڕۆژانەدا کە دایکم دەستڕۆیشتوو بوو، ئێمەش لە شەقامی وێستمینستەر بریج دەژیاین. ئاو هەوای ئەو دەوروبەرە یەکجار خۆش بوو. ناوچەکە پڕ بوو لە دوکان و چێشخانە و ساڵۆنی مۆسیقا. خۆ دوکانی میوەفرۆشەی کە لە قوژبنێکی بەرامبەر بە پردەکە بوو، ئەوەندە جوان و بە میوەی ڕەنگا و ڕەنگ ڕازا بووە کە لە دوورەوە دەتگوت خەرمانی گوڵە و بە زۆر سرنجی وەلای خۆی ڕادەکێشە. میوەکان کەڵەکە دانرابوون، پرتەقاڵ، سێو، قۆخ، مۆز. ئەم دیمەنە بە تەواوی دژی دیمەنی لەسەر خۆی خانووە بۆرەکانی پەرلەمان بوو کە یەکسەر لە ئوبەری ئاوەکەوە بوون. بەم جۆرە بوو لەندەنی سەردەمی منداڵی من، ئەو لەندەنەی کە شایەتی یادگارەکانی مناڵیمە، یادگارەکانی لامبێت لە بەهاردا، ڕووداوی بێنەرخ، سواربوونی عەرەبانەی ئەسب لەگەڵ دایکمدا لە ڕێگا دەستدرێژکردن بۆ گرتنی خەڵفی شۆڕەوە بووی گوڵە لەیلاق، تیکتە ڕەنگا و ڕەنگەکانی عەرەبانە کە لە ێزگەکانی ڕاوەستاندا پەرش و بڵاو بوونەوە و کچە گوڵفرۆشە سوکەڵەکان کە لە سوچێکی لای پردەکە لیسیان دەوا و گوڵی ڕەنگا و ڕەنگی یەخەیان دەفرۆشت. بۆ دەستە نەخشینەکانیان کە بەداوە سیم جوانترین شتیان دروست دەکرد، یان بۆنی خۆشی گوڵی ئاو پرژیان کراو کە هەناسەیەکی ساردی بێسەر و شوێنیان بە دەروونمدا دەهێنا، یان یادگاری یەکشەممە خەمناکەکان و ئەو دایک و باوکە لێو بە بارانەی کە بە توندی دەسی ملاڵەکانیان دەگرت و ئەمانیش یان بوو کەشوشە یان باڵۆنی ڕەنگا و ڕەنگیان بەدەستەوە بوو، یان ئەو پاپۆڕانەی هەر کە دەیان فیشکان دوو کەڵ لە دوو کەڵکێشەکانیانەوە بە باقە دەردەچوو کاتێک بەژێر پردەکە تێپەر دەبوون. دوو کەڵکێشەکانیان بە ئاسپایی نزم دەکردەوە. من وای تێدەکەم گیانم لەو هەموو وێنە و دیمەنانە مەست و پاراو بووە و تا ئێستا داغمەی ئەوانی هەر پێوەیە. جگە لەوانە هەندێ ئەسباب و تفاقی ناو ژوورەکەمان کاریان تێکردوم. لەوانە وێنەیەکی گەورەی نێڵ گوین کە دایکم کێشا بووی و من زۆرم بەلاوە ناشرین بوو. سوراحیە مل درێژەکەی کە هەمیشە لەسەر مێزی نان خواردنەکە جێیەکی تایبەتی داگیر کردبوو، لەبەرچاوی من بێفەڕ و مایەی دڵتەنگی بوو. سندوقە قەوانێکی خڕی بچوو کە تەختەکەی سەرەوەی بە وێنەی کۆمەڵێک پەری ڕازێنرابووە کە بەسەر هەوراندا دەفڕین. ئەمیان لە هەمان کاتا کەمایی سەرسوڕمان بوو بووم. خۆشیەکیشی لە دڵمدا چەسپاندە بوو، بەڵام کورسیە بچکۆلەکەم کە بە 6 پەنی لە قەرەجان کڕابوو یەکجار لە دڵمدا خۆشەویست بوو، چونکە هەستێکی بێپایانی دەدامێ بەوەی کە منیش خاوەنی شتێکم. پاژەوە بە مانجێک یان نەختێک زیاتر لە ناکاودا شتێک ڕوویدا و وەزعی دایکم تێکچوو. لە بەیانیەوە لەگەڵ دەستە خوشکێکیدا پێکەوە لە دەرەوە بوون و کە گەڕانەوە ماڵ هەردووکیان بە تەواوی شڵەژا بوو.
من خەریکی یاریکردن بووم و ئەوەندە لەگەڵ یاریەکەمدا تێکەڵ بووم کە قسەکانی ئەوانم وا داهاتە بەرگوێ وەکو لە بنی بیرێکدا دانیشتە بن. دایکم هەر پەک و پوچی بوو بەدەستی خۆی دادەدا و جارجارش بەدەم گریانەوە ناوی ئارمسترۆنگ ناوێکی دەهێنا. ئارمسترۆنگ وایوت، ئارمسترۆنگ وای، ئارمسترۆنگ درەندەیە. درێژەی نەدەینێ. دایکم ئەوەندە ڕووزایە و سکاڵای فرمێسکاوی کرد کە منی ژیاریەکەم لێ بێزرا و دەستم کرد بە گریان. ناچار هەڵمی گرت و کردمێ باوەش و کەوتە ژیرکردنەوەم. پاش چەند ساڵێ بۆم دەرکەوت کە چەند ئەو ئێوارانە لە ژیانی دایکمدا گرنگ بوو. ئەو ڕۆژە لە دادگا گەڕابەوە و لە وێشکاتی لە باوکم کردبوو لەسەر نەدانی مەسرەفی بەخێوکردنی ماڵ و منداڵ. بەڵام دادگا هیچ بڕیارێکی وای دەل نەکردبوو کە دایکم سۆدی لێ ببینێ. ئارمسترۆنگ ناوەکەش پارێزەری باوکم. من بە ئەستەم نەبێ هەستم بەبوونی باوک نەدەکرد و هەرگیز بە بیریشم دانایەت کە ئەو لەگەڵماندا ژیا بێت. ئەوەی لەبارەی ئەوە دەیزانم ئەوەندەیە کە ئەویش ئەکتەری کۆمیدی بوو، کابرایەکی هێمنی لەسەر خۆی بێدەنگ کە دەدوت هەمیشە پاپۆڕی کەوتۆتە ژێر ئاو. دایکم دەیوت سەر و سەکوتی زۆرتر لە هی ناپلیۆن دەچوو، بە هونەرمەندێکی باش ناوی دەرکرده بوو. تەنانەت لەو چەرخ و زەمانەشدا ئەو هەر هەفتەی 40 پاوەندی وەردەگرت کە بە پارەیەکی باش دادەنرا. بەڵام باوکم مەیخۆرێکی یەکجار بەیدەست بوو. وەکو دایکم دەڵێ هەر ئەم خەسیەتەی بوو بەهۆی لێک جیابوونەوەیان. لەو ڕۆژگارەدا ئەکتەرێکی کۆمیدی ناچار بوو لوود بژەنێتە خواردنەوە، چونکە مەی لە هەموو شانۆکاندا دەفرۆشرا و عادەتی ژواب و پاش نمایش هەر ئەکتەرە ڕووبکاتە باڕی شانۆکە و لەگەڵ بینەراندا دەست بە خواردنەوە بکات. هەندێک شانۆ ئەو پارەی لە باڕەکان دەستیان دەکە و زیاتر بوو لە هی نمایش نامەکانیان و هەندێک لە ئەکتەرەکان پارەی باشیان دەدرایە نەک تەنها لە بەرپایی هونەریان بەڵکو لە بەرەوەی زۆربەی کاتی خۆیان لە باڕی شانۆکەدا ڕادەبووە. هەر لە بەرەم هۆیە مەی ماڵی گەلێ ئەکتەری وێران کرد و باوکیشم یەکێک بوو لەوانە. باوکم لەبەر زیادە خۆریکردن لە خواردنەوەدا لە تەمەنی 37 ساڵیدا مرد. دایکم خوشکە گەورەی 2 خوشکی تر بوو. باوکی چارلز هێڵ کە پینەدۆزێکی ئێرلەندی بوو لە کاونتی کۆرکی ئێرلەندەوە هاتبوو. ڕوومەتی دەدوت سێوە لا سوورەن و پرچێکی سپی وەکو کۆڵۆی بەفر و ڕیشی زیاتر لە ڕیشی کەرلێڵ دەچوو لە وێنەیەدا کە وێسلەر بووی کێشاوە. ڕۆماتیزم پشتی کردبوو بە کەمەی گۆچان. خۆی دەیوت ئەم ڕۆماتیزمەی لەمانەوەی زۆری ناو چێلگە و دارستانەکانەوە توش بووە، چونکە لە ڕاپەڕین نیشتیمانیەکانە ناچار بووە لەوێ خۆی لە پۆلیس بشارێتەوە. نەنکم دووڕەک بوو، ڕەجێکی قەرەجی پێوە بوو. ئەم ڕاستیە لە کەیەکی نهێنی شەجەرەی خێزانەکە من بوو. لەگەڵەوەشا ئەو هەمیشە شانازی بۆەوە دەکرد کە باوک و باپیرانی بە نیوەکاری کشت و کاڵیان کردووە. ئەوەی من لەبەر چاومە و لە بیرمە ئەو پیرەژنێکی وردیلەی وریایی بەسەر زیندوو بوو کە هەمیشە بە زمانی منداڵانە قسەی لەگەڵ منە دەکرد. بەلەوەی من پێ بنێمە 6 ساڵیەوە ئەو ماڵ ئاوایی هەمیشەیی لەم جیهانە کرد. ئەگەر بتەوێت لەبارەی ڕەوشتەوە خێزانی ئێمە بە سنگ و تەرازووی ئەو ڕۆژە بکێشی وەکو ئەو وایە تەرمۆمەترێک بێنی یەکسەر بیخەیتە ناو ئاوێکی کولە کوڵەوە. بەم کەڵە سوورەوە دووکچی جوانی کابرای پینەدۆز بە پەلە ماڵیان جێهێشت و شانۆ هەڵی لوشین. لە تەمەنی 18 ساڵیدا دایکم کەوت بۆ داوی کابرایەکی 40-50 ساڵە و پێکەوە چووبوون بۆ ئەفریقا. زۆر جار باسی خۆشی ژیانی ئەوەی خۆی دەکرد. هەر لەم تەمەنەیدا سیدنی برامی بووە. جارەهای جار گوێم لێ بۆ کە دەیانوت باوکی سیدنی لۆردێکە و ئەگەر بمرێت 2000 پاوەند بۆ سیدنی بەجێ دەهێڵێ. ئەمەم هەم پێخۆش و هەم پێشم ناخۆش بوو. دایکم زۆر لە ئەفریقا نامێنێتەوە و کە دەگەڕێتەوە ئەنگلتەرە شوو بە باوکم دەکات. بەڵام چه هۆیەک ئەوی لە کابرای مێردی یەکەمی جیا کردەوە و دەستی لەو ژیانە خۆشەی پێ هەڵگرت کە باسی دەکرد، ئەوە من هیچی لێ نازانم. تەنانەت کە دەستکورتی تینی بۆمان دەهێنا ڕقم هەڵدەستا و ناچار ڕووم تێدەکرد و دەموت هەی نەکبەت ئاخر بۆچی وازت لەو ژیانە پاشایانەی ئەفریقا تێنا؟ دایکم پێدەکەنی و دەیوت چی بکەم؟ مناڵ بووم و ئەقڵم پێ ناشکا. چەندی باوکم خۆش دەویست نازانم، بەڵام کاتێک کە باسی دەکرد هەرگیز کاڵای لە دەستی نەدەکرد. بەم بەڵگەیە دەبێ زۆری خۆشویست بێ. هەندێک جار کە باسی دەکرد قسەکانی بۆنی خۆشەویستیان لێدەهات، هەندێک جاریش باسی هەمیشە سەرخۆشی و تووڕێی ئەوی دەکرد. لەم ساڵانەی دواییدا
هەر کە لێم بچوایە بەقینە ئەیوت تۆ ژوەکو باوکت خوا ئەزانێ لە کام مەیخانەیەدا ملت لارەوە ئەبێ. ئەو بەر لە سەفەریە فەریقای لەگەڵ باوکمدا ناسیاری پەیدا کردبوو، دڵیان چوو بۆ یەکتر و پێکەوە لە یەک میلۆدرامای ئێرلەندیدا یاریان کردبوو. لە تەمەنی 16 ساڵیدا دەورێکی سەرەکی بینیوە. هەر لەم کاتەیە چاوی بە کابرای لۆردی 40-50 ساڵە کەوتووە و کابرا بۆ ئەفریقا هەڵی گرتووە کە گەڕاوەتەوە ئینگلتەرە. باوکم خواستویەتی و دوای 3 ساڵ منی بووە. نازام جگە لە مەیخۆری باوکم چه هۆیەکی تر بۆتە هۆی جیابوونەوەیان، بەڵام ئەوەندە ئەزانم کە 1 ساڵ پاش لە دایکبوونی من ئەوان دەستیان لە یەکتر بەرداوە. سەرەتا دایکم بۆ نەفەقە هیچ هەوڵێکی نەدا، چونکە بەو 25 پاوەندە هەفتانەی کە لە شانۆ وەری دەگرت بە باشی دەیتوانی خۆی و هەردوو منداڵەکەی بەڕێوە بەرێ. بەڵام کاتێک کەوتە لێژی و ڕۆژە ڕەش ڕووی تێکرد ناچار کەوتە شکات و شکاتکاری، ئەجینا هەرگیز بەر لەوەی بیری لێ نەکردووە، چونکە پیشەی دایکم ئەکتەری بوو، زۆر جێی خۆی بوو، ڕۆڵەکەشی هەلم پیشەیەدا بێت. دایکم زۆربەی جارەکان لەگەڵ خۆیدا دەیهێنان بۆ شانۆ، چونکە ئەمەی پێ باشتر بوو لەوەی بە تەنها لە ماڵ بەجێم بهێڵێ. بۆ بەدبەختی دایکم جارجارە لەسەر شانۆ دەنگی دەنووسە. جارێکیان لە ناوەڕاستی تەمسیلەکەدا دەنگی نووسا و بینەران دەستیان کرد بە پێکەنین و گاڵتە و فیکە کێشان. من ئەمەم زۆر بەلاوە ناخۆش بوو، نەشم دەزانی مەسەلە چییە. هەڵا زیاتر پەرەیسەند بە جۆرێک کە دایکم هیچی بۆ نەمایەوە ئەوە نەبێ شانۆ بەجێ بهێڵێ و بێتەوە ئەم دیوی پەردەکان. کە هاتەوە ئەم دیو یەکجار تووڕە بوو، دەستی کرد بە وەڵەوەڵ بەسەر کابرای کارگێڕی شانۆکەدا. ئەم منی دیبوو کە هەمان دەورم لە بەرچاوی برادەرەکانی دایکم دەبینی. شتێکم هاتە بەرگوێوەک و بڵێ با ئەم بچێ و لە جیاتی دایکی دەورەکە یاری بکە. لە بیرمە لە گەرمەی هەڵا و قیژە و فیکە شەشانە دەستی گرتم و بۆ سەر شانۆ پەلکێشی کردم. پاشەوەی چەند قسەیەکی تەوازۆ خوازی بۆ بینەران کرد، ڕووی کردە من وتی دەی خۆی لێیدا و ڕۆیشت. منیش دەستم کرد بە گۆرانی وتن لەگەڵ ئۆرکسترادا. گۆرانیەکە گۆرانیەکی باوی ئەو سەردەمە بوو، بە جاک جۆنسن ناوبانگی دەرکرد بوو. هێشتا نەگەیشت بوو مەنیوەی گۆرانیەکە کە لەلایەن بینەرانەوە پارەباران کرام. یەکسەر ڕاوەستام و ڕووم کردە بینەرەکان و وتم باجارێ پارەکە کۆ بکەمەوە اینجا بە شەکەی تری گۆرانیەکەتان بۆ دەڵێم. خەڵکەکە دایان لە هاڕێی پێکەن. لەم کاتەیە کارگێڕەکە بە دەستە سڕێکەوە خۆی کرد بە شانۆکەدا و دەستی کرد بە کۆکردنەوەی پارە لەگەڵمدا. وامزانی بەتەمایە بۆ خۆی بیان بە. دیار بوو بینەران لەمە گەیشتن و دیسانەوە دایانەوە لە هاڕێی پێکەنین، بە تایبەتی کاتێک کە کابرا خەریک بوو بڕوا و منیش بەنیگەرانیەوە کەوتمە دوای و لێی نەبوومەوە تا پارەکەی خڕ کردە ناو دەستی دایکمەوە. اینجا هاتمەوە و دەستم کردەوە بە گۆرانی. بە تەواوی بێپەروا بووم و دەدوت ئەمە پیشەی 100 ساڵەمە. گەلێک قسەم بۆ بینەران کرد و سەماشم بۆیان کرد، هەروەها لاسایی گەلێک کەسیشم بۆیان کردەوە کە یەکێکیان دایکم بوو. لاسایی گۆرانیەکی ئێرلەندیم کردەوە کە زۆر جار دەیوت، کۆرس لەگەڵمدا دەیوتەوە. اینجا لاسایی دەنگنووسانی دایکمم کردەوە. نازانم بینەران بۆچی ئەمەیان لە هەموو لاساییکردنەوەکانی ترلا خۆشتر بوو. قاقای پێکەنین و ئافرین ئافرینیان دەچووە ئاسمان و پەیتاپەتا شاباش و پارەبارانیان دەکردم. کە دایکم هاتە سەر شانۆ بینەران کردیان بە چەپڵە ڕێزان، دەدوت 1000 شەستی بە یەک جار خرمەی دێ. ئەو شەوە یەکەم دەرکەوتنی من بوو لەسەر شانۆ و دوا دەرکەوت. ئەڵقەی سێم. بەخدڕەشی کە ملی بە پیاوە نانەبەزەی دەزانێ و نەدات. ئەوە بوو دایکم دەنگی نووسا و ئەو دەنگەی کە نووسا تا مردیش هەر نەکرایەوە و هەروەکو پاش پاییز زستان بە بەفر و باران و سەرما و لێزمەوە هێرش دەهێنێ. ئەوها دەستکورتی و نەبوون هێرشی هێنایە سەر ئێمەش و وەزەعمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر وەردەرچارخە. ئەگەر چی دایکم دیار بوو نەختێک کار تەقەتی کردبوو کەمێک پارەی لادا بوو، بەڵام ئەم پارەیە شەمەی خەرج کراوە. ناچار بوو هەندێک خشڵ و شتومەکی تایبەتی خۆی کە هەی بوو هەمووی بفرۆشێت تا بەرەبەرە گوزەرانی پێوە بکەین، بە هیوای ئەوە خوا ڕەحم بکە و دەنگی بکرێتەوە. جاران لە 3 ژووردا بووین، ئێستا ناچارمای بیکەینە 2. لە دواییدا کری ئەم دوانەشمان پێ نەدرا بۆیە هەمومان خزاینە تەنیا 1 ژوورەوە. دایکم چاری نەما،
بۆیە دەستی کرد بە دینداری. ئەمەی وابزانم لەبەر ئەمە بوو بەشک و خوا ڕەحمی پێ بکە و دەنگەکەی بکاتەوە. لە هەمان کاتە بەرەبەرە دەپووکایەوە و ڕۆژ لە دوای ڕۆژ لاواستر دەبوو کە نەبوونی تەنگی پێ هەڵچنین ناچار ماجلەکانی تەمسیلکردنەکەشی یەکەیەکە بفرۆشی. چونکە لە گەڕێکێک دەژیاین کە زۆربەی خەڵکەکەی ڕەش و ڕوود بوون بە ئاسانی دەکەوتینە ناو داوی گوێنەدانە زمان و شێوەی قسەکردنەوە. بەڵام دایکم لەم بارەیەوە زۆر وریا بوو، بە وریایی گوێی لە قسەکانمان دەگرت و هەر هەڵەیەکی ڕێزمانیمان بکردایە خێراوەی ڕاز دەکردینەوە و وای دەبردە مێشکمانەوە کە ئێمە لە خەڵکەکەی تر جیاوازین. ژیانمان هەردەهات و خراپتر دەبوو، هەژاری باڵی ڕەش و گرانی باشتر بە سەرماندا دەکێشا. من جار ناجارە خۆم پێ نەدەگیرا و دایکم لۆمە دەکرد لەسەرەوەی نەدەگەڕایەوە بۆ شانەوە. بزەیەکی دەکرد و دەیوت ئەو ژیانە بێمانە و پوچ بوو. لە دنیایەکی وەک کۆمەی ئێمەدا پیا بە ئاسانی خودای لەبیر نامێنێ. لەگەڵ ئەمەشا هەر کە باسی شانۆ دەهاتە پێشەوە ئاگای لە خۆی نەدەما و بە گەرمی دەکەوتە قسە و باس لەبارەیەوە. زستان پێی نایە دەرگا و سێدنی جلوبەرجی زستانەی هیچ نەبوو. دایکم کۆنە چاکەتێکی قەستۆری خۆی دڕی و بۆی کرد بە چاکەت. چاکەتەکە زۆر بەدفەڕ و ناقۆڵا دەرهاتە بوو چونکە دایکم نەیزانی بۆ ڕێک و پێک بیدورێ. بۆیە کە دایکم زۆری لێکرد لەبەری بکا سێدنی دای لە سۆڕەی گریان و بەدەم گریانەوە دەیوت ئاخر ئاوەڵە قوتابیەکانم کە بەمەوە ببینن چیم پێ دەڵێن. دایکم وەڵامی دەدایەوە ڕۆڵە تۆ کەی گوێت داوەتە خەڵک؟ پاشان ئەم چاکەتە عیبی چییە؟ دایکم زۆر بە ئاسانی دەیتوانی خەڵک بێنێتە ڕا. بۆیە سێدنی سەری کەس کرد و بە ڕەزامەندیەوە قۆڵی بە چاکەتەکەدا کرد. هەر بەمەشەوە نەوەستا بەڵکو جووتێک قۆندەرەی پاژنە بەرزی دایکیشمی کردە پێ. بە شادیەوە دەیوت ئەم پێڵاوە بۆ شەڕە شەقی ناو قوتابخانەیەک جار بێ هاوتایە. کار بە سێدنیەوە نەوەستا. جلێکی تەسکی سەر شانۆی دایکم هەبوو، ئەویش کرا بە بەرمندا. بەم جلانەوە هەر یەکەمان لە قوتابخانە ناوێکمان بەسەردا بڕابوو. دایکم جارجارە گرێچنی و نەخشکاری دەکرد و بەمە هەندێک کەم و کوڕی ژیانی پەردەکردەوە کەچی چرخی چەپگەرد. ئەمەشی پێمان ڕەوا نەبینی و دایکم تووشی سەرێشەیەکی وات کە شەو و ڕۆژ لەسەر سەر دەخولایەوە. دەبوو لە ژوورێکی تاریکدا هەڵاژێ و گەڵاچای تەڕ بکرێ و لە چاوی بنێ. ئەجینا ئۆقری لێ دەبڕا لە بەرژان. پێکاسۆ قۆناغێکی شینی هەبوو، ئێمەش یەکێکی بۆر. ناچار بووین لە کەنیسە شۆربا بێنین یان یارمەتی لە خێرەومەندان وەربگرین. لەلایەکی ترەوە سێدنی لە کاتی دەست بەتاڵیدا ڕۆژنامەی دەفرۆشت و لەگەڵەوەشە ئەمە هیچ دەردێکی تیمار نەدەکرد، بەڵام کە لە بەرێکی هەردەگرتەوە. ڕووداوێکی سەیر. ڕۆژێکیان لە کاتێکا دایکم نەختێک هاتبووەوە سەرخۆی سێدنی بە پەلە خۆی کرد بە ژوورە تاریکەکەدا و یەکسەر ڕۆژنامەکانی توور هەڵدایە سەر قەرەوێڵەکە و قیژانی. پریاسکەیەکم دۆزیوەتەوە. پریاسکەکەی دا بە دایکم کە کردیەوە. سیرمان کرد مشتێک دراوی زی و مسی تێدایە. دایکم کشتێکی پریاسکەکەی تند کردەوە و لە خۆشیدا بە پشتدا کەوت. ئەنجا سێدنی کەوتە باسکردنی دۆزینەوەی پریاسکەکە. لە ناو پاسێکا ڕۆژنامەم دەفرۆشت. بەردەمم کورسیەکی بەتاڵی لێبوو، کڕوانیم پریاسکەیەکی لەسەر کەوتە بوو. یەکسەر ڕۆژنامەکانم لەدەست خۆم خزاند و کەوتنە سەر پریاسکە. کاڵم گرتنەوە پریاسکەکەشم لەگەڵیاندا هەڵگرت و بە ئاسپایی لە پاسەکات مەخوارەوە. دوایی لە پەنایەکدا چینچکەیەکم کرد و کردمەوە. دیم پڕ لە دراوی زیوین و مسین. لە خۆشیە ئەوەندەی نەمابوو دڵم بوەستێ. لەبەرەوە خۆم بۆ نەگیرابیەک سەر بەرەو ماڵ تێم تەقاند و هاتم. کە دایکم تۆزێک هاتەوە سەر خۆی پریاسکەکەی هەڵڕشتە سەر قەرەوێڵەکە. بەڵام پیرە پریاسکە هێشتا هەرگران بوو. لە ناوەوە گیرفانۆچکەیەکی هەبوو کە کردیەوە 7 پاوەندی زێڕی لێ دەرهێنا. شادیەک دایگرتین کە زیاتر لە گەشکە دەچوو. گەڕاین. پریاسکەکەی ناونیشانێکی پێوە نەبوو. وەخەی دایکم دەستی پەل کردەوە ڕووی کردە ئاسمان و هەرچەندە هەر یەکەمان لای خۆیەوە هەندێک قسەی کرد کە بۆنی بەزەی هاتنەوەیان بەخاوەن پریاسکەکەدا لێوە دەهات. بەڵام هەموو ئەم قسانە لە ناو دەریای بێپایانی شادیدا خنکان و بە دووسێ قسەی دایکم کە گوایە شتەکە لە خواوە نێراوە بوون بەبڵ سەر ئاو. سەری لێ دەرناکەم ئایا نەخۆشیەکەی دایکم نەفسی بوو یان بەڕاستی ئازاری هەبوو. ساهر چۆنێک بوو بێت ئەو 1 هەفتە لەوە و 2 چاک بووەوە. ماوەیەکی پێچوو پارە هاتە وشکی و
دیسانەوە هەوڕی ڕەشی دەستکورتی و بێگوزەرانی لە ئاسوەوە گوێی دەرکەوت. دایکم کەوتە گەڕان بە دوای ئیشدا، بەڵام هیچی دەست نەکەوت. قستی مەکینەی درومانەکەشمان هاتە پێشەوە کە بۆمان نەدرا، ئەویشمان لێ سندرایەوە. جگە لەمە ئەو دەشلینگە هەفتانێش کە بە باوکم بۆمان بڕابەوە لە ناکاوە وەستا. دایکم لە ئومێدانە بە دوای پارێزەرێکی تراگەڕاو کە دۆزیەوە کابرای پارێزەر سەیری مەسەلەکەی کرد. پێیوت کام هەوڵدانە نانێکی تێدا نییە و ئامۆژگاری کرد کە بچێت خۆی و ئێمە فڕێبداتە سەر هاتیوخانەی لامبێت لۆرۆ تا لە کارگەیەکدا کارمان پێ بکە. ئەمیش فەرمانی گرت و یەکسەر بردمانی بووە. چونکە لەوە زیاتر دەرەتانمان نەما بوو، ئافرەتێکی بێدەسەڵاتی نەخۆش ئەبێت چی بۆ دوو مناڵی دەستدار نەگرت و پێ بکرێ. ئەگەر چی من و چ سێدنی دەمانزانی کارکردن لە کارگەی هەتیوخانەدا بەڵای هەندێ کەسەوە مای سوچیە بۆ پیاو. بەڵام کە دایکم کەوتە باسکردن لەبارەیەوە، هەردووکمان هاتینە سەرەوەی کامە تاقیکردنەوەیکی نوێ لە دڵی خۆمانە وتمان خۆ هەر نەبێت لەم ژوورە تەسکە ڕزگارمان دەکات. ئەو ڕۆژەی کە دایکم پەلی گرتین و بردینی بۆ کارگەکە کە بەڕاستی دەشێ ناوی بنێم ڕۆژە ڕەش، هیچمان نەمان دەزانی لە ناوەوەی کارگەکەدا چ باسە. تا گەیشتینە بەردەم قەنتەرە گەورەکەی و چوینە ژوورەوە. کە براینە بەردەم کابرای سەرپەرشکار یەکسەر فەرمانی دەرکرد کە دایکم بۆ بەشی ئافرەتان بنێر لێ و من و سێدنیش بۆ بەشی منداڵان. هەرسێکمان وەکو تەڵە لە دەممانە بتەقێتەوە ئاوها بوو، یاخو باشترە بڵێم وەکو تەکێک بوو لە ناکاودا بدرێ بە بنای گوێماندا، چونکە هەرگیز بیرمان لەوە نەکردبووەوە کە لەوانەیە لە یەکتر جیامان کەنەوە. قەت وێنە یەکەم ڕۆژی چاو پێکەوتنم لەبەر چاولا ناچێ. بەڕاستی تینی پشکۆی ئەو داخێ ئەو ڕۆژە بە دڵما چزا مەگەر مردن لە بیرمی بەرێتەوە. دایکمیان بوو ژووری چاو پێکەوتن هێنا، دەستێک جلی ناقۆڵای دڵبی ئیشکردنی لەبەردا بوو. دڵشکاوی و کەسەری هەر لە دوورەوە بە سیمایەوە هاواریان دەکرد. بە یەک هەفتە لە ڕوو لاواز بوو، بەڵام هەر کە چاوی بە ئێمەکە و ڕووی گەشایەوە. من و سێدنی خۆمان بۆ نەگیرا و دامان لە سوارڕێی گریان، نەختێک دەستی بەسەردا هێناین، بەڵام لە دڵدا دەکڵاو بێدەسەڵاتانە فرمێسک بەڕوومەتیدا شریتەی کردە خوارێ. دەستێکی بە چاویدا هێنا و فرمێسکەکانی سڕیەوە و هەندێ دڵمانی دایەوە. هەرسێکمان لەسەر تەختێکی شل و شەقی دەڕ لە تەکیەکەوە دانیشت. هەردووکمانی بەخۆیەوە گوشی و دەستمانی گرت و نووسانی بە سنگەوە و هێواش دەستی بەسەردا دەهێناین. هەردووکمان سەرمان هەڵپاچرا بوو بە بزەخەنەیەکی پڕ لە خۆشەویستیەوە هەریەکە. کەشکێکی لێداین و دوجار کەوتە دڵدانەوەمان وتی بەم زوانە هەموو یەک دەگرینەوە. اینجا کیسەیەکی لە بەروانکەکەی دەرهێنا کە بڕ بوو لە چکلێتی گوێزی هندی، وتی بزمەیەکی قەیتاندارم بۆ ئەو سستەرە کردووە و بە پارەی بزمەکە ئەم چکلێتم بۆتان کڕیوە. پاش ئەوەی لێک جیابووینەوە سێدنی هەردەیوت بینیت دایکم چەندە پیر بووە؟ من و سێدنی زوو خۆمان لەگەڵ ژیانی کارگەکەدا ڕاهێنا، بەڵام ئەو خۆڕاهێنانەمان بە ئاسانی بۆ نەهاتەدی. بەڕاستی بەناو جێژاوی خەم و پەژارە و کڵۆڵیدا هاتت. من هەموو ڕووداوەکانم یەکەیەکە لەبیر نییە، بەڵام کە بۆ نیوە ڕۆژە لەگەڵ مناڵەکانی ترا لەسەر مێزە درێژەکە کۆ دەبووینەوە، هەستم بە جۆرێ خۆشی و دڵنیایی و گەرم و گوڕی دەکرد. کابرایەکی پیری خۆش مەشربی 75 ساڵە کە سەر و سیمایەکی لەسەر خۆ و بەڕێزانە و سمێڵێکی باریک و دوو چاوی کزی خەمباری هەبوو منی هەڵبژارد کە لە تەنیشتیەوە دانیشم، چونکە من لە هەموو کرێکارەکان منداڵتر بووم و تا ئەو ڕۆژەی سەریان هەڵپاچیم لولترین قژم هەبوو. منی کردبوو بە شێری خۆی و هەر بە شێرەکەم بانگی دەکردم. پێی دەوتم کە گەورە بووی شەپقەیەکی قوچی قردێلەدار لەسەر دەکەی و لە پشتی عەرەبانەکەمەوە دادەنیشی و دەستت لەسەر سنگ تێک دەپەڕێنی. ئەم ڕێزگرتنە خۆشەویستی ئەوی لە دڵمدا یەکجار چەسپاندە بوو. بەڵام پاش چەند ڕۆژێک کوڕێک کە لە من مناڵتر بوو قژی لەهی من لولتر بوو لە ناکاوە پێیا بوو. ئەو بوو بە شێری کابرای پیرە و جێگەکەشمی لە تەنیشتیەوە داگیر کرد، چونکە وەکو کابرا بە تەشقەڵەکردنێکەوە دەریخست ئەو منداڵەی لە هەمووان منداڵتر و قژلولتر بێ لای ئەو لە هەموو کەسێک لە پێشترە. پاش 3 هەفتە لە کارگەی لامبێتەوە گوازراینەوە بۆ قوتابخانەکانی هانۆیل کە بۆ هەتی و منداڵە کۆڵەڵەکان تەرخان کرابوون و نزیکەی 12 میل لە لەندەنەوە دوور بوون. بەڕاستی سەفەرێکی خۆش بوو، چونکە بە عەرەبانەی پۆستە کە بە ئەسب ڕادەکێشرا براین بۆ ئەوێ بە جۆرەی ئەو وەزعانە لەبارەی ئێمەی تێدا بووین لە جیاتی سەیران و گەشت و گوزار بوو بۆمان.
هەڵەتەکانی دەوروبەری هانۆیڵ لەو سەردەمەدا یەکجار دڵگیر بوون. بە هەر چوارلادا هەتا چاوبڕی دەکرد هەر دارستانی کەستانە و تەبارەگەنم و باخی میوە بوو. هەر لەو کاتەوە تا ئێستا لە هەر وڵاتێک بۆنی زەوی پاش یەکەم تاوی بارانم بێبەلوو تا هەڵەتەکانی هانۆیڵم دەکەوێتەوە بیر. هەر کە گەیشتی نەجێ دراینە بەشی چاودێریکردن و خراینە ژێر چاودێریکردنەوە تا بزانرێ ئایا هیچ نەخۆشیەک یان کەم و کوڕیەکی نەفسیمان هەیە یان نا. چونکە لە ناو هەر 300-400 قوتابیدا یەکێکی نەخۆشیان ناتەواو هەبوو. تا ئەمە ساغ نەبوایەتەوە نەیان دەهێش کەس بچێتە ناو قوتابخانەکەەوە لەبەر ئەوەی دەبوو هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی و ئەو کەسە خۆشی تووشی گیر و گرفت دەهات. چەند ڕۆژی سەرەتام زۆر بە ناخۆشی ڕابووە، چونکە ئەو کاتی لە کارگەکە بووم هەمیشە وا هەستم دەکرد کە دایکم لێمەوە نزیکە. ئەمەش جۆرە سەبوریەکی دەبەخشیە دڵم. من و سێدنی برام لە تاقیکردنەوەی بەشی چاودێری دەرچوین و نێراین بۆ ناو قوتابخانەکە لەوێ لێک جیاکراینەوە. سێدنی خرایە ناو منداڵە هەراشەکانەوە، منیش خرامە ناو منداڵە بچووکەکانەوە. خەوتنیشمان لێک جیا بوو، بۆیە زۆر کەمتر چاومان بە یەک دەکەوت. تۆزێک لە 6 ساڵان ژوورتر بووم، لەبەر ئەوە هەستم بە تەنیایی دەکرد و خۆم زۆر بەکەم دەهاتە بەرچاو. بە تایبەتی ئێوارانی هاوین کاتێک کە نزیکی ماڵ خەوتن دەکەوتینەوە، نوێشکردن و لەگەڵ بیست مناڵی ترە لە ناوەڕاستی بەشەکەدا بەجلی نووستنەوە کڕنوشمان دەبرد. لە پەنجەرەکانەوە سەیری دواماڵ ئاوایی ڕۆژم دەکرد. هەروەها چاوم دەبڕیە زنجیرەی گردەکان کە چواردەوری ناوچەکەیاندا بوو. هەستم بەوە دەکرد کە هەموو ئەوانەی لەگەڵمدان نەناسن لە کاتێکە هەموو پێکەوە ئەم دوعایەمان دەوت. بەجێم مەهێڵە وا ئێوارە بەپەلەدا هات، دنیاوە بە تەواوی تاریک بوو. خودایە بەجێم مەهێڵە کاتێک کە یاری دەدەرانی تر هیچیان بۆ ناکرێ و دڵ ئارامی لێ دەبڕێ. ئەی دەلیلی داماوان بەجێم مەهێڵە. ئەڵقەی چوارەم. هەواڵێکی خۆش. لە گەرمەی ئەم دڵتەنجی و بێزاریەدا هەواڵێکی خۆشیان داینێ. پاش 2 مانگ هەوڵدان دایکم توانی بووی بەڵێن لە کاربەدەستانی قوتابخانەکە وەربگرێ بۆ ناردنەوەمان بۆ کارگەی لامبێت بۆ چاو پێکەوتن. درێژەی نەدەینێ. بەرەو ئەوێ بەڕێ خراین و کە گەیشتین دایکم لەبەر دەرگا چاوەڕێی دەکردین. هێشتا هەر بەرەبەیان بوو. بۆیە هەرسێکمان لە قەنتەرەی کارگەکەوە بێخش بە دەرچوین. جێگەمان نەبوو لی بەحەوێینەوە، لەبەر ئەوە ملمان نابۆ باخی کینینگتن کە نزیکەی میلێک لەوێوە دوور بوو. سێدنی برام نۆپەنسی لە ناو دەسەسڕێکدا گرێدا بوو. نازانم لە کێیەوە ئەم نۆپەنسەی هەڵگرتە بوو. بەوە نیو پاوەند تووەڕەشەمان کڕی و سەلەوەیانیمان بە تووەڕەشە خواردن لە ناو باخەکانە ڕابوار. کە ئەوە تەواو بوو سیدنی گەڕا هەندێک کاغەزە شەڕی کۆ کردەوە و لولی دا و هەندێ داوە دەزووی لێ ئاڵان تاوەکو نیمچە تۆپێکی لێهات بەوەش پێکەوە هەندێ بالەمان کرد. نیوەڕۆ چوینە چایخانەیەک و ئەو پارەی پێمان مابوو دامان بە کێک و چای کە بە کولەمەرگی بەشی کردین. پاش نیوەڕۆ گەڕاینەوە بۆ کارگەکە. وەکو دایکم بەگاڵتەوە وتی تا کە گەیشتینە ئەوێ بچین بەسەر چاییدا لەسەر و چاوی کاربەدەستانی کارگەکە تووڕەیی دەباری. چونکە دەبوو جارێکی تری جلەکانمان بدەنەوە بەرهەڵم و من و سێدنیش ماوەیەک لەوێ بمێنینەوە. پاش ماوەیەک نێڕاینەوە بۆ هانۆیل و ئەم جارە نزیکەی ساڵێکمان لەوێ بردەسەر. کە تێیدا من دەستم بە خوێندن کرد و فێری ئەوە بووم وشەی چاپڵن بنووسم کە ناوی خۆمە. ئەم وشەیەم خۆش دەویست چونکە بەلامەوە لە خۆم دەچوو. قوتابخانەی هانوێڵ کرابوو بە 2 بەشەوە، یەکیان بۆ کوڕانەوەی تریان بۆ کچان. پاش نیوەڕوانی شەممە گەرماوی قوتابخانەکە بۆ منداڵان قۆرەق دەکرا و هەندێک کچ کە لەوان هەراشتر بوون دەیانشتن. تەمەنم هێشتا نەبوو بە 7 ساڵ، بەڵام هەستم بە شەرم دەکرد کە خۆم بۆ کچێکی 14 ساڵ شل بکەم و ئەویش بە پاشە قماشێکی دەڕ هەموو ئازای لەشم بشوە. ئەگەر چی لەم خۆشتنانەدا توندکاریەکی یەکجار سەخت لەلایەن کاربەدەستانی قوتابخانەکەەوە بە خەرج دەدرا. کە پێم نایە 7 ساڵیەوە لە بەشی مناڵە وردەکانەوە نێررام بۆ بەشی مناڵە هەراشەکان کە لە 7 ساڵەوە تا 14 ساڵی تێدا بوو.
ئێستا بۆم هەیە لە هەموو ئەو شتانەدا بەشداری بکەم کە بۆ منداڵە هەراشەکان قەدەغە نییە، وەکو مەشقکردن، پیاسەکردن لە دەرەوەی قوتابخانەکە کە هەفتەی 2 جار ڕێیکردنی درابوو. ناڵێم لە هەنوێڵ خراپ ئاگاداری دەکراین، بەڵام شوێن و ڕێگاکەم وا لە بەر چاو کەوتبوو ئەگەر ببووایە بە بەهەشتیش هەر لی پەست و بێزار بوو. ئەوەندە برابووین بۆ پیاسە و ڕێکردن ئیتر هەر تامی تێدا نەمابوو. بەڕاستی ئەم ڕێکردنم بەلاوە جۆرێک بوو لە ئازاردان. دێهاتەکانم لێبوو بوون بە خێو، چونکە ئەوەندە بە بەردەمیاندا بە پیاسە برابووین و خەڵکەکە لێمان ڕامابوون و توان گیان تێگرت بووین. هەرکە بە بەردەم ئاواییەکدا تێپەڕمەند دەکرد، خێرا دەیانوت ئەها یارۆکانی تەمەڵخانەکە هاتنەوە. ئەگەر هیچ خەتایەکی گەورەی بکردایە هەموو قوتابیەکان لە حەوشەی قوتابخانەکە کۆ دەکرانەوە و لەبەرچاوی ئەوان ئەو کەسە جەڵدەی لێدەدرا. 2 کەس لەسەر تەختێک درێژیان دەکرد و شەتەکیان دەدا. اینجا پانتۆڵەکەیان تۆزێ دەهێنایە خوارەوە و کابرایە کە ناوی کاپتن هێندیرەم بوو جەڵدەکانی لێدەدا. هێندیرەم بەر لەوە ئەفسەری هێزی دەریایی بوو. بۆ جەڵدەلێدان دەرحەیزەرانێکی بەکاردێهێنا کە بە ئەستورایی پەنجەیەک دەبوو 4 پێ درێژ بوو. هەر جارە لە 3 دارەوە تا 6 داری دەوەشاند. یەخوە جەڵدەلێدان بە نسیبی دوژمنت بێ. کەم قوتابی هەبوو خۆی لەبەر 3 جەڵدە زیاتر ڕاگرێ. هەرکە لە 3 تێپەڕی بکردایە بەسە زمانە دەکەوتە هاوار و ناڵە و زۆر جاری لە هۆشی خۆی دەچوو. چەند کەسم دیوە لە هۆشی خۆی چووە. لێدانەکە پیاوی لە دەست و پێدەخست. بۆیە پاش تەوابوونی دەبوو بە 4 دەستەکی هەڵگیرێ و ببرێ لە جێگەیەک درێژ بکرێ. ئەمە گەر حەیزەران بەکاربهێنرایە، خۆ گەر بەڵاڵووک بەکاربهێنرایە ئەوە مەسەلەکە دەبوو بە شتێکی تر، چونکە پاش داری سێهەم مناڵەکە دەبوو یەکسەر هەڵگیرێ بۆ تیمارکردن ببرێ. منداڵەکان هەمیشە ئامۆژگاری یەکتریان دەکرد کە هیچ تۆمەتێک ئینکار نەکەن، تەنانەت ئەگەر درۆژ بێ، چونکە هەرکە بووترایە بەڵێ وا ساغ بووەوە کە فڵانەکە زوای کردووە ئیتر 6 دارەکەی دەبوو نوۆشییان کردایە. بۆیە تاوانبار بووناییان بێتاوان زۆر جان منداڵە بەسە زمانەکان زمانیان دەشکا و هیچیان بۆ نەدەوترا. یەکەم جەڵدەلێدانم هێشتا هەر لەبەر چاوە. لە ناکەودا قوتابخانەکە خرۆشا و دوای نەختێک بێدەنگیەکی سامناک باڵی بەسەر هەموو قوتابیەکاندا کێشا. لە ناو کۆمەڵێکدا وەستا بووم و دڵم لەسەر 100 لێی دەدا کە کاربەدەستان بە پەرتاو خۆیان کرد بە ژووردا. ئەو بەدبەختەی کە بڕیار درابوو جەڵدەی لێ بدرێ لە پشت مێزەکەوە وەستا بوو. ئەوەندە بچکۆلە بوو بۆەوە کە بە ئاستەم پیاو دەیتوانی لە شان و ملی بەولاوە ببینێ. تاوانەکەی ئەوە بوو گوایە هەوڵی دابوو لە قوتابخانە هەڵێ بەڕێوەبەر لەسەر خۆ تاوانەکانی خوێندە و ئینجا ڕووی کردە مناڵەکە و لێی پرسی گوناهباریت یان نا. بەسە زمانە زمانی بەسترا وەکو بینی ئاو دەلەرزی. بەرەو مێزی جەڵدەلێدانەکە بچێشیان کرد. ئەوەندە ورد بوو نەیدەتوانی خۆی سەرکەوێتە سەری، بۆیە سندوقێکی سابوونیان بۆ هێنا تا بیخاتە ژێر پێی و سەرکەوێتە سەر مێزەکە. شەتەکیاندا و پانتۆڵەکەیان نەختێک هێنایە خوارێ و 3 داریان بەدار بەڵاڵوک لێدا و یەکسەر بردیان بۆ تیمارکردن. ڕۆژانی پێنجشەمە ناخۆشترین ڕۆژی هەفتە بوو، چونکە ئەوانەی کە بۆ جەڵدەلێدان ناویان دەردەچوو لەو ڕۆژەیە ئاگادار دەکران کە خۆیان بۆ ڕۆژی هەینی ئامادەکەن. زۆر جار مەسەلەکە وا ڕووی دەدا لە کاتێکە هەموو خەریکی یاریکردن بووین لە ناو حەوشەی قوتابخانەدا، لە ناکاوە کاپتن هێندەرەم بەخۆی و بۆڕیەکی قەوانەوە پەیدا دەبوو دەستی دەکرد بە خوێندنەوەی ناوی ئەوانەی بیتاقەیان بۆ دەرچوو بوو. پێنجشەمەیەک ناوی منیش خوێندرایەوە. تا ماوەیەک حەپەسام، چونکە هیچم بەخۆم شک نەدەبرد. هەراسم لێ بڕاو. هەندێک جاریش دڵی خۆم دەدایەوە بەوە کە مەسەلەکە لەوانەیە هەر ترساندن بێ. ڕۆژی هینی بانکران بۆ لای بەڕێوەبەر سەیریکی کردم وتی دەڵێن تۆ ئاگرت لە ئاودەستخانەکان بەرداو. هەرگیز ئەمەم نەکرده بوو. هەندێک مناڵی تر لە ناو ئاودەستخانەکانە ئاگریان لە کاغەز بەردا بوو. منیش بۆ بەدبەختی بۆ کاری سەرئاو لەو کاتێ هاتم بۆ ئەوێ بەسەر مەسەلەکە کەوتم. لێی پرسم تاوانباری یان نا. یەکسەر ئامۆژگاری ئاوەڵەکانم هاتەوە بیر کە هەرگیز نەکەی بڵێ. بۆیە بە ناچاری بەڵام بە تووڕێیەوە هاوانم کرد. تاوانبارم، تاوانبارم، تاوانبار. پەرکێشیان کردم بۆ سەر مێزە بۆر و 3 جەڵدەیان لێدا. لێدانەکە لێدان نەبوو، بەڵکو پێوەدانی 2 پشک بوو. هەناسەم سوار بوو، بەڵام فرمێسک بێ بە چاومدا نەهاتە خوارەوە.
بێدرۆ غەزلی بووم و هەستم بەسەر بەرزی و جۆرە پاڵەوانیەک دەکرد بە چوار دەستە چێڵ گیرام و برام لەو دوورە فڕێدرامە سەرکەرتە حەسیرێک بۆ ئەوی لەوێ بێمەوە سەرخۆم چونکە سێدنی لە چێشخانەیە کاری دەکرد لەم سزادانەی من ئاگادار نەبوو تا ئەو کاتە نەبێ کە لەگەڵ قوتابیەکانی ترە بۆ ژووری جیمنازیۆم هێنرا بوو کە سزادانەکەی تێدا دەکرا و لەوێ سەیری کردبوو ئەو سەرەی لەو دیوی مێزەکەەوە دیارە سەری منە لە پاشدا پێی وتم کە جەڵدەیان لێ دەدایت هیچم بۆ نەکرا لەداخە دەستم کرد بە گریان زۆر جار بەڕێکە و بە چێشخانەدا تێدەپەڕیم و سێدنی خێرا بابەڵەیەکی گەورەی کەرەی بۆ دەکردم و دەیاخنیە ژێر کراسەکەمەوە تا کەس نەیبینێ منیش بە دزیەوە بێخشپە فرتەم لێ دەکرد و دوایی لەگەڵ برادەرێکمدا پێکەوە دەمان خوار بەڵام ئەم دەستی ناوڕۆنەش ئەوەندەی نەکێشا چونکە پاش ماوەیەک سێدنیان نرد بۆ مەشەکردن لەسەر پاپۆڕێکە ناوی ئەکس ماوت بوو کە منداڵەکان دەگەیشتە 11 ساڵ سەرپشک دەکران لەوەی بچن بۆ هێزی دەریایی یان ببنە سەربازی لەشکر ئەگەر بچوونایە بۆ هێزی دەریایی ئەوە دەنێران بۆ سەر ئەو پاپۆڕە ئەمە بە زۆر نەبوو بەڵام سێدنی خۆی سەر و سەودای لەگەڵ دەریا و دەریاوانیدا هەبوو بۆیە لە هانوێڵ بە تەنیا بەجێی هێشتم قژ بەلای منداڵەوە شتێکی یەکجار خۆشەویستە بۆیە کە یەکەم جار دەتاشرێ زۆریان پێ ناخۆشە زۆر جاریش بۆی دەگرین جا قژەکە لول بێیان خاو درێژ بێیان کورد شتەکە ناگۆڕێ چونکەوە هەز دەکەن بەمە شتێک لە شەخسیەتیان دەبچڕێت وا ڕێکە و جارێکیان جۆرە کەچەڵیەک لە قوتابخانەکە بڵاوەوە لەبەر ئەوەی کەچەڵی بە ئاسانی لە یەکێکەوە دەچێت بۆ یەکێکی تر ئەوانەی کە گرتبوویان خێرا کەرنتێنە دەکران و دەنێران بۆ نهۆنی یەکەم کە بەسەر حوشە گەورەکەی قوتابخانەکەیە دەیڕوانی زۆر باشم لەبیرە چۆن لە خوارەوە بە جۆرە قێزێکەوە سەیری ئەوانمان دەکرد و ئەوانیش بە کزیەوە چاویان دەبڕیە ئێمە قژیان لە ڕێگەوە تاشرا بوو بە ئەیۆدین کە بۆ تیمارکردن لە برینەکانیان درابوو بەڵک بوو بەڕاستی دیمەنیان ناشرین بوو ڕاستە دەڵێن ئەوەی بترسێ ناخەڵەسێ منیش ئەگەر بڵێم لە ترسی توشبوون خەوم لێنە دەکەوت زۆر لە ڕاستی دوور نەکەوتومەتەوە کەچی ڕۆژێکیان لە کاتێکە لە هۆڵی نان خواردنە ڕاوەستا بووم سیستەرێک لەولاوە وەکو با هات و لای من هەڵوێستەیەکی کرد و تێسکێکی قژمی لادا و یەک بەخۆی هاواری کرد کەچەڵ دەدوت بەڵایەکە و لە ئاسمانەوە بە تایبەتی وەک بروسکە بۆ من داهاتوەتەوە لە تەرسە حەپەسام و پیش قسەم بۆ نەهات ئەوە نەبێت دەست بکەم بە گریان بەڵێ یەکسەر برام بۆ کەرەنتێنە و سرم لە بنەوە تاشرا و تیمارکردن بە ئەیۆدین دەستی پێکرد وام بۆ دەرکەوت کە هەرگیز لە بن نایە چونکە پاش چەند هەفتە هێشتا هەردەیانوت هێشتا لەکوێتە بۆ ئەوەی بەو شێوە ناحەزەوە دەرنەکەوم دەسەسڕێکم بەسەر مەواڵاندە بوو کە پێیەوە دەق لە کوڕەکەچەڵەی ناو چیرۆکە ئەفسانەییەکان دەچووم و بە درێژەی ئەو ماوەی کە لە کەرەنتێنە بووم یەک جار چییە سرم بۆ خوارەوە شۆڕ نەکردەوە نەوەک ئەوانی خوارە و گاڵتەم پێ بکەن لە ماوەی کەرەنتێنەدا دایکم سەرێکی لێدام و وەکو بۆی باس کردم هەوڵی ئەوەی دەدا لە جێگایەک ژوورێک بگرێت تا تێیدا یەک بگرینەوە هاتنی بۆلام و ئەو هەواڵە خۆشە وەکو تاوەبارانێکی پاش باران بڕانێکی زۆر بۆ درەختێکی پەژمردەوا بوو ئەوەندە بەدەق و جوان و ڕێک و پێک بوو کە شەرمم بەخۆم هات بە دیمەنە ناشرین و سەرەیە داویەوە بچمە تەنیشتیەوە سیستەرێک لەولەوە هات و کە گەیشتە ڕاست ئێمە هەڵوێستەیەکی کورد و ڕووی کردە دایکم و وتی لێی مەگرە کە سەر و چاوی پاک و تەمیز نییە دایکم پێکەنی و باوەشی پێدا کردم و بەخۆی گوشیم و بەدەم ماچکردنەوە پێی وتم سەد ئەمەندەیتر پیس و پۆخڵ بێت هەر خۆشمەوێ پاشەوە ئەوەندەی پێنەچوو سێدنەی پاپۆڕی ئەکسماوتی بەجێ هێشت و منیش لە هانوێڵ نەمام و لەگەڵ دایکمدا یەکمان گرتەوە لە پشت باخچەیەکەوە ژوورێکمان گرت و دایکم تا ماوەیەک توانای بەخێوکردنمانی هەبوو بەڵام ئەمە ئەوەندە بڕی نەکرد چونکە دایکم کارێکی وای دەست نەکەوت کە بمانژێنێ و باوکیشم دەستی تەنگ بوو بۆیە ناچارماین بگەڕێنەوە کارگە لەو ماوە کورتەدا وەک بێچوە پشیلەی چاونە پشکوتوو چەند جێی پێمان گۆڕی و ئەمەم بەدامەکردنێک دەهاتە بەرچاو کە دوا خانەی دیسانەوە کارگە بوو بەڵام ئەم جارە چونکە نەختێ لە کارگە کۆنەکە دوور بووین نێرراین بۆ کارگەیەکی تر و لەوێشەوە نێرراین بۆ قوتابخانەکانی نۆرود کە گەلێ لە هانوێڵ ناخۆشتر بوو گەڵای دارەکانی زیاتر ڕەشداگیرساو بوون و دارەکانیشی خوشتر بوون ڕاستە دەوروبەرەکەی ڕەز و باخی زۆرتر بوو بەڵام هەر شوێنەکە خۆی مای دڵتەنجی بوو هیچ بابەتێکی دڵکرانەوەی تێدا نەبوو ڕۆژێک
لە کاتێکا سێدنی خەریکی تۆپێن بوو 2 سیستەربانگیان کرد و شتێکیان بەگوێیدا سرکاند. سێدنی خۆی تێک نەدا و گەڕایەوە بۆ یاریکردن. پاشەوە چاوم لێ بوو خۆی دزیەوە چووە پەناکەیەوە بوو دەستی کرد بەگریە. سیستەرەکان پێیان وتبوو کەوا دایکم نێراوە بۆ شێتخانەی کێن هێڵ کە بە منی وت باوەڕم نەکرد نەشگریام، بەڵام خەم و ناومیدیەکی زۆر دایانگرتم. لە دڵی خۆماوتم دەبێ بۆچی وای لێ هاتبێ دایکم کە ئەوەندە گاڵتە چی و ڕۆحسووک بوو چۆن دەبێ شێت بوو بێ چۆن. دڵی خۆم بەوەش دەدایەوە کە لەوانەیە بەان قەزد وای لە خۆی کردبێ کە وێنەیم بە شێتی دەهێنایە بەرچاوی خۆم و چڕکێکم بە لەشا دەهات. دوای ئەوە هەواڵەکەمان بە شێوەی ڕەسمی پێوترا. هەروەها ئەوەشمان پێوترا دادگا فەرمانی بۆ باوکم دەرکردووە کە سەرپەرشتی من و سێدنی بخاتە ئەستۆی خۆی. مەسەلەی ژیان لەگەڵ باوکمدا پڕمەترسی بوو. من بەش بە حاڵی خۆم لە هەموو ژیانمدا 2 جاردی بووم. جارێکیان لەسەر شان و ئەوی تر کە لە باخچەی بەردەمی ماڵەکەیەوە لەگەڵ ئافرەتێکە دەهاتنە دەرەوە کە بینیمی بە پەنجە ئیشارەتی بۆم کرد کە بچم بۆ لای و کە چوومە بەردەمی لی پرسییم ناوە چییە؟ کە دیم مەسەلەکە نەختێ ئالۆز و سەیرە خۆم لێنە ناس کرد و وتم چارلی چاپلن کەوام وت سەیرێکی مانەداری ئافرەتەکەی تەنیشتی کرد و دەستێکی کرد بە گیرفانیدا و نیو کراونێکی کردە دەستمەوە منیش بێ ئەوەی وتم لێوە بێ دەستم نوقاند و بامدایەوە و یەکسەر چوارناڵە هەتا لای دایکم تێم تەقاند و پێم وتکەوە باوکم بینیوە. تاڵقەی داهاتوو بەخواتانە سپێرین. ئەڵقەی پێنجەم. بەڵێ باوکو و فەرزەندایەتی ئەو من تا ئەو کاتە هەر ئەوەندە بوو. ئێستا وا بڕیار درراوە بچینە ژێر باڵی و لەگەڵیدا بژین. نازانم مەسەلەکە چۆن دەبێ، بەڵام هەرچیەک بێت دەوروبەری شەقامی کەندێکەن مای دڵکردنەوەیە بۆم چونکە بست بە بستی شارەزام خۆ هەر نەبێ لە نۆروت ڕزگارم دەبێ. ئەو ڕۆژەی کە بڕیار بوو بدرینەوە باوکم خراینە ناو عەرەبانەیەکی نانهێناوە و پیرەعەرەبانە هەتا بەردەم خانووی ژمارە 287 سەر شەقامی کینگلکتن 1 سەڵافتی تەقان. ئەم خانووە هەمان خانوو بوو کە جارەکە لە بەردەمیدا تووشی باوکم بوو. ئەو ئافرەتەی کە ئەو جارە لەگەڵی دابینیم دەرگای کردەوە لی دەباری تەمی ماتی ڕوخساری داگرتە بوو لەگەڵەوەشە ناشرین نەبوو. باڵا بەرز و بە هەیکەل لێوەکانی نەختێ ئەستور بوون بەڵام چاوەکانی خەواڵ و ئاسکەیی بوون. بە تەمەن خۆی لە 30 ساڵ دەدا. ناوی لویز بوو. وا دەرکەوت کە باوکم لە ماڵ نەبێ. بۆ ئەو کابرایی کە لەگەڵماندا بوو کاغەزێکی دەرهێنا و بە لویس ئیمزای کرد و لێیدا و ڕۆیشت و ئێمەی بۆ ئەو بەجێهێشت. ئەویش بردینیە ژوورەوە و یەکسەر بۆ نهۆمی دووەم پێشمان کەوت و لەوێ کردینیە ژوورەوە. منداڵێکی بچووک لە ژوورەکەدا یاری دەکرد. تەمەنی هەر 4 ساڵێ دەبوو، بەڵام هەتاڵەی جوان و ڕەزاسوو بوو. ئەمە کوڕی لویز بوو، واتە باوک برای من بوو. دیار بوو لەو دوو ژوورەدا دەژیان. ژوورەکەی پێشەوەیان ئەگەرچی پەنجەرەی گەورەی هەبوو هێشتا ناوەوەی هەر تاریک و قەبز بوو. هەموو شتەکان وەکو لویز خەمبار بوون. کاغەزەکانی قەت دیوارەکە، قەنەفەکان، ئەو ماسیە مۆمیا کراوەی ماسیەکی تری بەقەت خۆی قوتدا بوو هەردووکیان پێکەوە لە ناو شوشەیەکە دانرابوون. ئەوانە هەر هەموو خەمبار بوون. لە ژوورەکەی پشتەوەدا قەرەوێڵەیەکی بچووکی دانا تا من و سێدنی لەسەری بخەوین. بەڵام کە سێدنی پێشنیازیەوەی کرد لەسەر یەکێک لە قەنەفەکانی ژووری دانیشتین بنوێ، ژنە ڕووی تێکرد و وتی شوێت پێ بووترێ ئەبێ لەوێ بنووی. هیچمان ورتەمان لێوە نەهاتوو. سەیرێکی یەکترمان کرد وەکو بڵێین ئەمە یەک. هەردووکمان وەکو دوو پشیلە قونجماندایەوە و چاومان بڕیە دەستی. ئەویش خەریک بوو سفرەی نان خواردنی لەسەر مێزەکە ڕادەخست. ڕووی کردە سێدنی وتی ئەگەر هی یارمەتیدانی بڕۆ ئاگردانەکە پڕکە لە خەڵووس. اینجا ڕووی کردە من و وتی تۆش بڕۆ بۆ ئەو دوکانەی تەنیشت وایت هارت و بای شلینگێک گۆشت بکڕا. لەخوام دەویست سەر و سەکوتی ئەو دیمەنی شوێنەکەم لە بەرچاو لاچێ، چونکە ترسێکی نێنی خەریک بوو بەرەبەرە دزایە دڵمەوە و خۆزگەی چوونەوەی نورودم دەخواست.
ئەوەندەی پێنەچ و باوکم هاتەوە ماڵ و بە سۆزەوە بە خێراتنی لێکردین هەستم بەوە دەکرد کە جێگەیەکی تایبەتی لە دڵمدا هەیە ئەگەرچی بەرلەوە هەڵس و کەوتی باوک و فرزەندیمان پێکەوە نەبوو. کاتێک کە چووینە سەر سفرە بۆ نان خواردن شێوەی نان خواردنی وا سرنجی ڕاکێشا بووم کە چاوم بۆ نەدروکێنرا و تا چەند ساڵ دوای ئەوە وەکو ئەو نانم دەخوارد. لویس خۆی بۆ نەگیرا و پێی وت سیدنی لە قەڵەوێرەکەی ڕازی نییە. باوکیشم وتی باشە با لەسەر قەنەفەکەی ژوورەکەی ئەو دی بنوێ چیتایە. ئەم سەرکەوتنەی سێدنی بوو بەداخێک و چەزا بە دڵی لویسە کە هەرگیز لە دڵی دەرنەدەچوو. هەر بەو ڕقەوە پێی خواردانایی یەکسەر لای باوکم گزیری دەکرد بەڵام هەرگیز نە لە منی داوە و نە هەوڵی داوە لێمدا. ئەگەرچی لە دڵدا زۆرم ڕق لە چارەی دەبەوە بەڵام هەمیشە لێی دەترسام. ئارەخۆرێکی یەکجار بەلەسە بوو کە سەرخۆش دەبوو هەر ئەوەندە بوو زەندەقم لێی نەدەچوو لە خۆیەوە دەکەوتە پێکەنین بە کوڕەکەی و ئەمیش جنێوی پێدەدا. ئێستاش نازانم بۆچی هیچ هەستێکی خۆشویستنم بەرامبەر بە کوڕەکەی نەبوو ئەگەرچی براشم. هەرگیز بەبیرمدا نایەت جارێک دوان دەبێتم. سێدنی کەمتر گوێی دەدایە لویس بەڵام من نە. هەر لە قوتابخانەوە دەبوو یەکسەر بێمەوە ماڵ بۆ بەردەستی کردن. پاش ماوەیەک لویس ڕەهەندەی قوتابخانەی کەندکتن ڕۆدی کردین. ئەگەرچی ئەو لە دڵی خۆیدا ئەمەی بە جۆرە دوورخستنەوەیەکدانا بەڵام بەلای ئێمەوە سەرکەوتنێک بوو چونکە ئەوێ قەرەباڵغ بوو دەرفەتی خەم بە بادانی زۆر تێدا بوو. هەر کە لە ماڵ دەردەچوین و تێکەڵاوی لێ شاوی قوتابی دەبووین ئیتر خەمەکانمان دەبوون بە هەڵم و دەچوون بە ئاسماندا. لەبەر ئەمە ڕۆژانی شەممە کە زوو دەنێراینەوە بۆ ماڵ لە لای هەردووکمان تابڵەی ناخۆش بوو بە تایبەتی لای من چونکە لویس هەموو ڕۆژەکەی بە خواردنەوە دەبردە سەر و دەبوو من هەموو ڕۆژەکە بە بەردەستیکردن و قاپ و قاچاقشتن و زەوی سڕین و بێگاری جۆرا و جۆر تەواو بکەم. ڕۆژێکیان خەریکی چەقۆسڕینەوە بووم و ئەویش لەگەڵ ئافرەتێکی برادەریدا خەریکی خواردنەوە بوو. بەرەبەرە سەرخۆش بوو کەوتە مڕەمڕ. گوێم لێی بوو لە دەستی ئێمە سکاڵای بۆ میوانەکەی دەکرد کە گوایە ئێمە بووین بەبار بەسەریەوە. گوێم لێ بوو لویس دەیوت ئەمەیان باشترە بەڵام ئەوی تریان زۆڵ و سەگمەزە بە و ئەبێ بنێرێ بۆ قوتابخانەی ئیسلاحیە لەوەش تاڵتر کوڕی چارلیس نییە. ئەمە لە پاشەم لە ڕۆیشتنەی سێدنی لەلایەکەوە زۆر خەفەتباری کردم و لەلایەکی ترەوە زۆر ترساندمی و ئەو شەوە تاماوەیەک لەسەر جێ هەر جینگڵم دەخوارد و خەڵم لێ دەکەم. ئەو کاتە هێشتا هەر ساڵم تەواو نەکردبوو بەڵام خەفەتی 10 ساڵی پیاوێکی 70 ساڵم پەچایە دڵمەوە. زۆر لە شەوانی شەمە کاتێک کە هەوری خەم چۆکی بەسرم دادا دڵم دەگوشترا و تروسکاییم لێ دەبڕا. ئەوە نەبێت جارجارە تیپە مۆسیقا و گۆرانی گەڕۆک بەبەر پەنجەرەکەدا تێدەپەڕین و دەیەها هەتی و تەواڵی شەڕەنگێز و کچی لا کۆڵانیان دەکەوتە دووە. تیپەکە ئاوازی لادیانەی خۆشخۆشی لێدەدا و ئەوانیش بە چاپە ڕێزان دەکەوتنە دوای و بۆیان دەوتەوە. ئەمە زۆری لە خەمی دڵم نەدەڕەواندەوە بەڵام هەرچی چۆنێک بوو مایەی سەبووری بوو. مەیخانەیەک 3 دەرگا لەو لای ماڵی ئێمەوە بوو. هەندێک جاریش لەوێەوە پاش ئەوەی دای دەخست دوا پۆلی سەرخۆشی خەڵتەی مەیخانەکە دەردەچوون و 3-4 بە لەقەلەق و لارە لارەوە دەڕۆیشتن و پێکەوە گۆرانیەکی پرسۆزی ئەو وەختەیان بە ئاوازێکی گریاناویەوە دەوت. دەیانوت بیکە بە خاتری ڕۆژانی ڕابردوو وا دڵشکان بەس بێ بە یادی جاران پێم بڵێ هیچم لە دڵدا نەما و بەخشیتم ژیان گەلێک کورتە بەرگەی زویربوون ناگرێ دڵان گەلێ لەوە ناسکترن کە بشکێنرێن با دەست لە دەستی یەک خەینەوە و ببینەوە بە یادی جاران ببینەوە بەیار. لەوانەیە لە مەبەستی گۆرانیەکە نەگەیشتە بم بەڵام چونکە ئاوازەکەی وشەکانی لەگەڵ حاڵمدا دەگونجان وەکو منداڵێک لایەلایی بۆ بکەی ئاوها لەگەڵیاندا خەو دەبوومەوە و بەلادا دەهاتم. زۆربەی شەوان ئەگەر هەمویان نەبێ سێدنی پاش ماڵخەوتنێکی درەنگ دەهاتەوە و بێخش بە یەکسەر ملی دەنا بۆ دۆڵاوی خواردەمەنیەکە و هەرچی بەردەست بکەوتایە دەی ماشیە و ئەمجا خۆی دەخزانە ناو جێیەکەیەوە. ئەمە لە ویسی لە ئاین دەرکرد بوو شەوێکیان ئەوەندەی خواردبەوە لالامووی دەکرد خۆی کرد بە ژوورەکەدا و نوێنەکانی بە توندی لەسەر سێدنی ڕاماڵی و پێیوت بڕواتە دەرەوە. بەڵام دیار بوو سێدنی خۆی بۆ ئامادەکرد بوو یەکسەر دەستی کرد بە ژێر سەرینەکەیدا و درەوشەیەکی تیژی درێژی دەرهێنا و وتی ئازای وەرە پێشەوە جا خۆ دەزانی چیت لێ یەکەم.
هەتیوە چڵکنە ئەوە خەریکی بمکوژی ئەرێ وەڵڵاهی ڕۆحت دەردەکەم ئەی ناتکوژم ئەی چ دەکەم چ باشە قەیناکە با چاپلن بێتەوە ئەو کاتە 2 قسەت لەگەڵاکەم بەڵام میستەر چاپلن کەمتر بەوەدا دەگەیشت شەوان بکەوێتەوە ماڵ بۆیە هەڕەشەکانی لویس وەکو بڵکی سەر ئاویان لێدەهات ڕۆژێکی شەممە لە قوتابخانە هاتمەوە دیم کەس لە ماڵ نییە ژنی خاوەن خانووە کەوتی لویس و کوڕەکەی لە دەرەوەن سەرەتا پێم خۆش بوو چونکە ئەمە مانای ئەوە بوو ئەو ڕۆژە بەر کاشیشتن و چەقۆپاکردنەوە ناکە تا دەمەدەمی نیوەڕۆ هەر چاوم لە ڕێ بوو دوای ئەوە بەرەبەرە دڵم کەوتە مەقۆ دڵی خۆماوتم ئەمە لەوانەیە داوێک بێ بۆ دەرپەڕاندنم کە کات گەیشتە نیوەڕۆیەکی درەنگ یەکجاری دڵم کەوتە خەتەرە خوایە دەبێت چی ڕووی دابێ ژوورەکەم زۆر بێفەڕ و سامناک دەهاتە بەرچاو و بەرەبەرە خەریک بووم ترسم لێ دەنیشت هێواش برسیەتی شتینی بۆ دەهێنام کەوتمە مڵ و مۆشکردنی ناو دۆڵابەکە بەڵام هیچم بەرلەب نەکەوت ئیتر تااقەتم نەما بۆیە لێمدا بۆ دەرەوە ماوەیە خۆم بە سیرکردنی مەغازەکانەوە خەریک کرد زگم لە برسا قۆڕی دەهات بە تایبەتی کە بە بەردەم دووکانی خواردەمەنی فرۆش و چێشخانەکانە تێدەپەڕیم و بۆن و هاڵاوی خواردنم بەسەردا دەهات هەر ئەوەندە بوو لە خۆم نەدەچوو درێژی نەکەینەوە ماوەیەکی تریش بەو ناوەدا سوڕامەوە و خۆم خەری کرد تا شەو بەسەرداهات ملی ڕێگام بەرەو ماڵگرت و کە لە دەرگامدا کەس وەڵامی نەبوو سەیرێکی ناوەوەی ماڵەکەم کرد هیچ نیشانەیەکم بەرچاو نەکەوت کە کەس لە ماڵ نەبێت بە لۆژەلۆژ گەڕامەوە دواوە و چووم لەو نزیکانە لە شوێنێک چیچکەم لێ کرد تا چاوم لە دەرگا بێت و ئەگەر کەسێکیان هاتنەوە ئاگادار بم زۆری نەکێشە بە تەواوی شەکەت بووم زیاتر لەبارەی سێدنیەوە دڵم بێقەرار بوو شەقامەکە هێواش شۆڵ بوون و هاتوچۆکەر بە دەگمەن لەبێ نەدەبینران دوکانەکان یەکەیە کە چراکانیان کوژانەوە و دایان خست یەک دوکان لەبێ هەموو ڕۆیشتن دنیا هەمووی کەوتە ناو دەریایەکی قوڵی بێدەنجیەوە و منیش ترسم لێ نیشت زۆرم زەک بەخۆم سووتا دیسانەوە سەرێکم کێشایەوە ناو ماڵک کەچی هیچ دەستم لە خواردن شت بوو بۆیە هەر ئەوە مەبەز بوو درزێک لە دەرگاکە بکرێتەوە خۆم بخزێنمە ژوورە و یەکسەر بچمە ناو جێکەکە و لێی بن و دیم تارماییەک وا خەریکە بەرەو ئەوێ دێ کە لێم نزیک بووە سەیرەکەم ویسە و کوڕکەشی چەند هەنگاوێک لە بەردەمیەوە ڕادەکە سرم سوڕما چونکە بە تەواوی دەشەلی و بەلایەکدا دەچەتری لە دڵی خۆماوتم لەوانەیە ساتمەی لە شتێک کردبێ و ئازاری بینی بێ دوایی بۆم دەرکەو کە سەرخۆشە وتم چاکترین شدەوەی خۆم ئاشکرانەکەم تا دەرگا دەکاتەوە و دەچێتە ژوور و اینجا دوا بە دوای ئەو خۆم بکەم بە ژووردا و یەکسەر خۆم بخزێنمە ناو جێیەکەمەوە کەچی ئەمەم بۆ نەکرا پاش نەختێک ژنی خاوەن خانوەکە هاتەوە منیش لەگەڵ ئەودا خۆم کرد بە ماڵا و بێخشبە لە پێپلکانەکان سەرکەوتم تا کەس هەستم پێ نەکا بۆ بەدبەختی لەم کاتەیە لەویس هاتە دەرەوە و بینیمی ئەوە بە ملیشکاوت بۆ کۆغرەکەی ئەمە ماڵی تۆ نییە منیش بێدەنگ ڕق ڕاوەستام ئەم شەو لێرە نانویت ئیتر بەسە گیانم دەرچوو بەدەستانەوە بەدەستی خۆت و براکەتەوە بێ ئەوەی ورتەم لێوە بێبامدایەوە بە پێپیلکانەکان هاتمە خوارەوە لە ماڵ دەرچوون ئەوەندە دەربەستی مەسەلەکە نەبووم چونکە لە دڵی خۆماوتمی تر لەمە بۆ من نانی تێدا نەماوە دەبێ بیل لە دەرویەکی تر بکەمەوە بیستبووم کە باوکم سەرپەرشکەری مەیخانەی کوێنز هێدی سەرشەقامی بریسن ڕۆدە کە نزیکەی 9 میل لە ماڵەوە دوور بوو یەکسەر بۆ ئەوێ پێم پێوەنە بەڵام گەلێکم مابوو بووگەمە مەنزڵ دیم وا خۆی خەریکە هێواش بەرەو ڕووم دێ کە تەواو لێم نزیک بووەوە سەیرێکی کردم وەک بیاوێ بڵێ ئەوە بۆ چوە دەچی چ دەکەی منیش بێ ئەوەی بهێڵم ئەو بێتە پرسیار بە کزیەکە وتم باوکە ناهێڵێ بچمە ژوورەوە لویس ئەوەندەی خواردوەتەوە بەلەسە بووە پێکەوە بەرەو ماڵ گەڕاینەوە لە ڕێگا باوکم ڕەتێکی توندی بردوو لەبەر خۆی وتی ڕەنگە من گەلێ لەسەر خۆم بم من لەو سەرخۆشترم دەرگای ژووری دانیشتەکەی کردەوە بێدەنگ لەسەر قەنەفەیەک دانیشت و بە تۆڕەیەوە چاوی بڕیە لویس هەمیش لە تەنی ژاگردانەکۆ ڕاوەستا بوو دەستی بە ڕفەکەیەوە گرت بوو چونکە خۆی بە ڕاگیر نەدەکرا باوکم پێی گوت بۆچی نەتێشتووە ئەم مناڵە بێتە ژوورەوە بە تەوسیەکەوە سێرێکی کرد و ئینجاوتی حەزەکەی تۆش بڕۆ ملت پشکێنە
هەمووتان بڕۆن و ملتان پشکێنن. وەکشێت باوکم نەیدارساو هیچ بەردەست نەکەوت فڵچەیەکی جلپاکردنەوە نەبێ کە هەڵمەتی دایە و تا دەستی تێدا بوو تێی سرەواند و شراخەی لەلا جانگی هەڵسان لێدانەکە ئەوەندە قایم بوو کە لە تاواندا وەک کەچ ڕاپەڕی و بە دەوری خۆیدا دووخلی خوارد و اینجا وەکو بە پیری یەکێکەوە بچێ بەرە و دەرگاکە ڕەتیدا. ئەو کردارەی باوکم زۆر پێ ناخۆش بوو. ئیتر لەبەر چاوم کەوت لەبیرم نەماوە لەوە دووە چی ڕوویدا وا تێبگەم دوای ئەوە سێدنیش هاتەوە باوکم هەردووکمانی خستە ناو جێوە و خۆی لێیدا و ڕۆیشت. تاڵقەی داهاتوو بەخواتانە سپێرین. ئەڵقەی شەشەم. لە دوای دازانیم کە باوکم و لویز بەیانیش هەر شەڕیان بووەتەوە و باوکم چوو بوو بۆ ماڵی برایەکی کە خانوبەرەیەکی زۆری لەو ناوە هەبوو. چونکە پاشەڵی پیس بوو لویز لە خۆیەوە ڕقی لەو برایی باوکم دەبەوە و هەرگیز هاتو شوێنی نەدەکرد. بەڵام هەموو ئەوان بەجێی خۆیان باوکم لویسی خۆش دەویست. زۆر شەو ئەگەر سەرخۆش نەبووایە بەر لە نووستن ماچی دەکرد و اینجا شەو باشی لێ دەکرد و دەچوە ناوجێ. زۆر جاری تریش بێگومان ئەگەر سەرخۆش نەبووایە نانی بەیانیانی دەخوارد و باسی شانۆی بۆ لویز دەگەڕایەوە منیش چاوم دەبڕیە جوڵانەوەکانی و بە وردی گوێم لە قسەکانی دەگرت و هەموویم لە مێشکمدا دەچەسپاند. ڕۆژێک کۆمەڵەی نەهێشتنی بەدڕەفتاری لەگەڵ منداڵاندا هاتن بۆ لای لویس و ئەمیش هاتنیانی یەکجار پێ ناخۆش بوو. کۆمەڵەکە راپۆرتێکی پۆلیسی پێگەیشت بوو لەبارەی من و سێدنی برامەوە چونکە جارێکیان لە سەعات 3 بەرەبەیاندا بە خەوتویی لەبەر ئاگردانی کابرایەکی یاساوڵدا هەردووکمانی بینی بووەوە. ئەو شەوە وەکو دێتەوە بیرم لویس بەلەسە بوو دەرگای لە هەردووکمان داخست و نەیهێش بچینە ژوورەوە. ناچار ماین ڕووبکەینە ژووری کابرای یاساوڵ کە ئاگرێکی خۆش کردبووەوە کە گەرممان بۆوە خەومان لێکەوت و پاش ماوەیەک دوو پۆلیس لە خەوێنە هەڵسەندین و بردینیانەوە ماڵ و دەرگایان بە لویس بۆمان کردەوە. ماوەیەکی پێچوو باوکم بۆ نمایش چوو بوو بۆ دەرەوەی شار. یەکێک کاغەزێکی بۆ لویس هێنا و پاش نەختێک زانیم کە دایکم لە شێتخانە دەرچووە. ڕۆژێک یان دوانی پێچوو ژنی خاوەن خانوەکە هاتە سەرەوە ووتی ژنێک لە بەر دەرگایە و داوای سیدنی و چارلی ئەکات. لویس وتی ئەوە هەبێ و نەبێ دایکتانە. تا نەختێک هەردووکمان لە خۆشیە تاز بردینەوە وەکو باوەڕ نەکەین وابوو. ئەنجا سێدنی ڕای کردە خوارەوە و منیش دوا بە دوای ئەبوو. هەردووکمان پێکەوە خۆمان فرێدایە باوەشێوە دەدوت گەشتکە گرتومانی. هەمانە و دایکە ڕووخۆشە دەم بە پێکەنینە دڵسۆزەی جاران بوو بەقەدەر مویەک نەگۆڕا بوو تا ماوەیەکی درێژ بە سۆزەوە هەردووکمانی بەخۆیە و گوشی. دایکم بۆ ئەوەی نەیەتە ژوورەوە و چاوی بە لویز نەکەوێ چونکە هەردووکیان یەکجار ڕقیان لە یەک دەبەوە تا هەردووکمان خۆمان کۆکردەوە شتەکانمان ئامادەکرد لەبەر دەرگاوەستا. ئەنجا لویس خواحافیزیەکی گەرمی لە من و تەنانەت لە سێدنیش کرد و ماڵمان بەجێهێشت. دایکم ژوورێکی لە پشت چوارڕیانی کینگتنەوە نزیک ترشیاتخانەیە گرتبوو. هەر لە پاش نیوەڕۆوە بۆنی سرکە و ناوەی داگیر دەکرد. ژوورەکە هەرزان بوو. هەمومان پێکەوە تی خزابووین. دایکم بە تەواوی ڕەنجی هاتووەوە سەرخۆی و هەر لەوە نەدەچوو کە تازە لە نەخۆشی هەڵسابێتەوە. ئۆخەی وا دیسان یەکترمان گرتەوە ئەگەر چی چەرخی چەپگەرت لێکمان نەکاتەوە. زۆر باش ئەو ماوەی دوای ئەو کارەساتەم لەبیر نییە. هەر ئەوەندە دەزانم گیرروگرفتی زۆر گەورەمان نەبوو. دەشلینگە هەفتانەکەی باوکم بەڕێک و پێچی وەردەگیرا و دایکیشم دەستی کردەوە بە گرێچنی و دیسانەوە کەوتەوە سەر هاتوچۆکردنی کەنیسە. تاکە ڕووداوێکی ئەو دەورەم هەرگیز لەبیر ناچێت قەسابخانەیەک لەو سەری جادەکەی بەردەمی ماڵمان بوو. هەموو ڕۆژێک بە مێگەڵ مەڕیان بە بەردەمماندا بۆ ئەوێ تێپەر دەکرد. ڕۆژێکیان مەڕێک لە ڕانێک دەرچوو. وەکو بزانێ بۆ کوێی دەبەن فرتەی لێکرد و ئەو کۆڵانانەی گرتە بەر.
کابرەی خاوەنڕان کەوتە دوای و خەڵکێکی زۆر بۆ سەیرکردن کۆبوونەوە. هەندێک ویستیان بیگرن و بۆ خۆیان بیڕفێنن، هەندێکی تر هەر بە دەوریدا ڕایان دەکرد. سەرتان نێشێنم کردیان بە مرخێشێک نەبێتەوە. منیش بە شادیەوە بەوەی کە وەکو ئاسک جانبازەی دەکرد و بە سوکی دەیتوانی بۆ ڕزگارکردنی گیانی خۆی لەدەست ئەم هەموو خەڵکە خۆی دەرباز بکە. بە دەوریدا زری قوباقم بوو. مەسەلەکە زۆر سیر بوو، بەڵام کاتێ لە کۆتاییدا گرتیان و ئەویش ناچار بەرەو قەسابخانە کەوتە پێشیان. ڕاستی تراژیدیە کە سڕی کردم و لە سوێدا هیچم بۆ نەکرا ئەوە نەبێ خۆم بکوتمەن ماڵەوە دەست بکەم بە گریانێکی زۆر گەرم. هەرچەند دایکم هەوڵیدا لەگەڵمدا ژیرم بکاتەوە تا ماوەیەک نەهاتمەوە سەرخۆ. چێ دەڵێ هەرە و بەهارە ئێوارە خەماویە و ڕاوڕاوێنە سەیرە کە تا چەند ڕۆژ دوای ئەوە هە لە بیرم دەرنەدەچوون لەمە و دوان نەبوون بە هەوێن و سەرچاوی هەموو فیلمەکانم. واتە پێکەوە بەستانی تراژیدیا و کۆمیدیا. ئێستا قوتابخانە ئاسۆی تری لێوە دەردەکەوێ. مێژوو، شێعر، زانست و زۆر شتی تر. بەڵام هەندێک لە دەرسەکان بە تایبەتی حیساب تا بڵین ناخۆش و بێتامە. بەلامەوە مێژوو تۆماری دڕەقی و زوڵم و زۆر و دڕندەیی بوو. هەر پاشایە و دەکوژرێ و هەر مەلیکە و برا و برازاکانی خۆی دەکوژێ. جوگرافیا لە نەخشە و نەخشە کێشان بەولاوە هیچی تری تێدا نییە. شعر لە بەکارهێنانی بیرتیشی بەولاوە هیچ شتێکی تر نییە. پەروەردەش مای سەرسوڕمان بوولام. حەزم لە زانست دەکرد، تەنیا زانست. بەڵام داخەکەم هەر تەنها یەکێک هەبوایە بیزانیایە فرۆشیاری بکە، هەر تەنها پێشەکیەکی وروژێنی لەباری هەرێکێ لەو بابەتانەوە بۆم بخوێنرایەتەوە کە بیتوانیایە قوتوکەی بیرم بدەن لە ژیاتی ڕاستی ڕق و تەق نەختێ مێشکمی بە دووکەڵی خەیاڵ هەنگ بدایە. شتێکی لەبارەی ژمارەوە پێم بووتایە نەخشەی خەیاڵ و وروژاندنی بۆم بکێشایە. تۆزێک شتی لەبارەی مێژووە بە گوێمدا بسرکاندایە. مۆسیقای شعری فێرکردبام لەوانە بوو ببم بە بلیمەتێک. هەر لەو کاتەوە کە دایکم هاتبووە تەکمان هەر لەبارەی شانۆ و مەزنی شانەوە بەگوێیدا دەخوێندم. بەو هەستە مەستی دەکردم کە گوایە گیانم جۆرە بەهرەیەکی تێدا دەدرەوشێتەوە. لەم کاتەدا لە قوتابخانە ئۆپەرێتی سندرێلا نیشاندرا و هەر ئەمە ئارەزووی ئەوەی لە گیانمدا وروژان کە ئەوەی دایکم هانی دەدام بۆی لەوێ تاقی بکەمەوە. لەبەر شتێک منیان بۆ هیچ دەورێک لەو ئۆپەرێتەدا هەڵ نەبژاردبوو. لەناخەوە هەستم بە ناڕزایی دەکرد و خۆم لەوانەی کە هەڵبژێرابوون بە باشتر دەزانی. زۆر شێوەی ناشرین و بێسەرە و بەرە و کڕچ و کاڵی دەورەکانم بەلاوە جێگەی ڕەخ نەبوو. زۆرم حەز دەکرد بەهرەی خۆم و ڕێ نوێنیەکانی دایکم لەوێ تاقی بکەمەوە. زۆرم لامە بەس بوو لەگەڵ تیپەکە تێکەڵ ببم، بە تایبەتی ئەو کچۆڵەیە کە دەوری سێندرەلای دەبینی. یەکجار دڵی ڕفاندەبووم تا بڵێی جوان و نەرمونیان و تەمەنی هەر خۆی دەدا لە 14. بەدزیەوە یەکترمان خۆش دەویست، بەڵام ئەو چ لە تەمەندا و چ لە بەری کۆمەڵایەتیەوە خواردنی من نەبوو. ڕاستیەکەی دەوێ بەشدار نەبوون لە ئۆپەرێتەکەدا نەختێک دەماری گرت. زۆرتر لەبەرەوەی لە ڕاوەستان شان بەشانی کچۆڵەکە بێبەش بوو. بەڵام لەم دەزانی هەردوو مانگ دوای ئەوە سەرکەوتنێکی گەورەم چنگ دەکەوێ. دایکم بەڕێکەوت پارچە شعرێکی کورتی لە ڕۆژنامەیەکە کەوتووە بەرچاو کە باسی پشیلەیەکی دەکرد. شعرەکەی لە دەرهێنابوو هێنایە ماڵ و داوای لێم کرد لەبەری بکەم. منیش پاش ئەوەی باش لەبەرم کرد هەر لەبەر خۆمەوە بۆ ئاوەڵێکی قوتابیم دەخوێندەوە. لەم کاتەیە یەکێک لە مامۆستاکانمان بە تەکماندا ڕەت بوو کە گوێی لە شعرەکە بوو. هەڵوێستەیەکی کرد و بە زۆر پێی خوێندمەوە چونکە شعرەکە خۆش بوو، باسەکەی سیر بوو. ماوەیەکی زۆر گەڕاندمی و پێمی خوێندەوە و هەموو قوتابی مامۆستاکان لە ژوورەکە بەتکەوە دەچوون لەبەر پێکەنین. لەمەوە لە قوتابخانەکەیان ناوبانگم دەرکرد و ئەگەر چی بەر لەوە لە 5 ساڵیدا لە جیاتی دایکم چوومە سەرشانەوە. ئەمە لەباری عەمەلیەوە هەوڵ چەشتنی هۆشیارانەی تامی بەناوبانجیم بوو. قوتابخانەکە چرزا و لە قوتابیەکی نەناسراوی شەرمنۆکەوە بوو بە بنێشتە خۆشەی ژێردانی هەموو قوتابیەکان، چکت چوکڕ، هەروەها هی مامۆستاکانیش. شتەکە هەر بە ناوبانگەوە نەوەستا، بەڵکو لەباری دەرسەکانیشەوە سوودی بەخشی و بوو بە هەندەری کۆششکردن بۆم. پاش ماوەیەک دەستم لە خوێندن هەڵگرت و کەوتمە تەک تیپێکی سەماکردن کە ناوی تیپی هەژلاوەکەی لانکشایر بوو.
میستەر جاکسنی سەرۆک تیپەکە ناسیاری باوکم بوو. بۆیە ئەم دایکیشمی هێنایە سەر ئەوەی لە تیپەکەیە بمێنمەوە چونکە یەکەم دەرکەوتنمە بەسەر ڕێبازی هونەر و پاش ئەوە لەبارەی ژیانیشەوە یارمەتیەک بوو بۆ ئەو چونکە خواردن و نووسنم دەکەوتە ئەستۆی تیپەکە جگەلەوەی کە هەفتەی نیو کراونیشیان دەدایە لە جیاتی ئەوەی کاریان لەگەڵدا دەکەن. مستەر جاکسن بێوە پیاوێکی 50 ساڵە بوو. بەر لەوەی ئەو تیپی سەماکردنە پێک بهێنێ مامۆستایی قوتابخانە بوو. ئەم ژنەی ئێستایی بەهۆی ڕۆژنامەوە هێنابوو بە پۆزێکەوە دەیوت لە 300 نامە کە بۆم هاتووە ئەم ژنەم هەڵبژاردووە بەڵام ژن چ ژن یەخوە بە نسیبی دوژمنێ بێ. تەنانەت نیشانەیەکی ڕەزا سووکی لەسەر و سەکوتیدا نەبوو جگە لەمەش چونکە بە ئاخری ئەمر منداڵێکی لە مستەر جاکسن بوو یەکجاری وەکو شەغرەی شکاوی لێ هاتبوو. ڕۆژانی یەکشەمە هەموو ئەندامانی تیپەکە پێکەوە دەچوون بۆ کەنیسە. من نەبم چونکە ئەوان هەموو کاسۆلیک بوون و من بە تەنها پرۆستاند بوو. لەبەر دڵی دایکم نەبووە منیش دەچوومە سەر مەزەبی ئەوان چونکە زۆر حەزم لەوە بوو کە لە کاسۆلیکیەتدایە جگە لە دابوو ڕووسمە ئاینیەکانی کە سەرنجیان ڕادەکێشە. 6 هەفتە خرامە ناو مەشەکردنەوە بەڵام هێشتا زاتی ئەوم نەبوو بە تەنیا لەسەر شانۆ سەما بکەم و وەکو ئاوەڵەکانم پێ بە زەویدا بکێشم. بۆیە تا فێر بووم چەند هەفتەی کێشە. حەزم لێبوو بە تەنیا لەسەر شانۆ دەرکەوم چونکە ئەمە نەک تەنها هەر پاری زیاتری تێدا بوو بەڵکو دەبووە مایە بڵاوبوونەوەی ناوبانگ. ئاواتەخوازی ئەوە بووم ببم بە کۆمیدیستێک بەڵام ئەم ئاواتە بە ئاسانی نەهاتەدی. ئاواتێکی ئاسان نەبوو چونکە دەماری دەویست بەخۆدا ڕاپەڕمانی دەویست. لە دڵی خۆمدا پلانی ئەوەم دادەنا لەگەڵ ئاوەڵێکی ترمدا پێکەوە لەسەر شانۆشتی کۆمیدی بنوێنین. بە خەیاڵ کۆشک و تەرارم دروست دەکرد پارەم کەڵک دەکرد. لە هەموو لاوە خەڵک بە چاپلە ڕێزان دەورەیان لێ دەدام بۆ ئەم مەبەستە چەند هەنگاوێکیشم نا کەچی کە هاتە سەرکردار هەموو بوون بە بڵقی سەر ئاو. لەو ماوەیەدا کۆمەڵێک هونەرمەندی ئینگلیز خۆیان کوشت لەمانە مارسیلین، ئی دەنڤێڵ، مارک شەریدان، فرانک کوین. زۆرم ئەکتەری کۆمیدی دیوە بەڵام ئەوانەی کە زۆرتر چوونەتە دڵمەوە لەبەر ئەوە نەچوونەتە دڵمەوە چونکە لە هونەردا لەوانی تر سەرکەوتوتر بوون بەڵکو لەبەر ئەوەی لە دەرەوەی شانۆ شخصیەتی تاکیان هەبوو. لەوانە زارمۆ، دان لینۆ کە پاش گریمالدی بە گەورەترین کۆمیدیستی ئینگلیزیدا دەنێم. جگە لەمان ماریا لوید و برانسیشم بەلاوە هونەرمەندی گەورن. ویلیامزیشم خۆش دەویست کە لە لاساییکردنەوەی شخصیەتەکانی چارلز دیکنزدا وەستا بوو. هەر ئەم خۆی کارێکی وای تێکرده بووم کە شخصیەتەکانی دیکنز هەموو لە دڵمدا جێگەی تایبەتیان هەبێ. بۆیە زۆر جار منیش لاسایی ئەمم دەکردەوە. ڕۆژێکیان لاسایی کابراپیرەی ئەنتیکەخانە کۆنەکەم دەکردەوە کە میستەر جاکسن بەسەردا هات و گەلێکی بەشان و باودا هەڵدام و بە بلیمەتی دانام ئیتر لەو کاتەوە بگەیشتایەتە هەر کۆڕێکی هونەری هەرباسی ئەو بلیمەتەی دەکرد کە تازە خەریکە سەر لە هێلکە دەردێنێ. ڕووداوی هەرەگرنگ لە شانۆی میدڵ بۆرەدا ڕوویدا پاش ئەوەی بەرنامەی سەماکردنمان پێشکەش کرد میستەر جاکسن چووە سەر شانە و دوای ئەوەی سەرێک هات چوو کۆکەیەکی کرد و قورجی پاک کردەوە وەکەوەی خەریک بێ هەڵسانەوەی مەسیح ڕاگەیەن. مستەر جاکسن وتی خەڵک هەیجۆ بگرن بلیمەتێکم لە ناو مناڵەکانی تیپەکەمدا دۆزیوەتەوە و ئێستا پێشکەشتانی دەکەم تا لاسایی برانس و ویلیامستان بۆ بکاتەوە لە دەوری پیرەمێردەکەی ئەنتیکەخانە کۆنەکەی چارلز دیکنزدا. لە پێشدا خەڵکەکە ئەوەندەی گوێیان نەدایان مەسەلەکە چونکە ئەو ئێوارەیە لە پێکەنین کەیل بووبوون درێژەی نەدەینێ. هەر بەجلەکانی سەماوە هاتمەوە سەر شانەوە خۆم وەکو پیاوێکی 90 ساڵە لێ کرد. لەو ناوە تەپلەیەکی گەورەم دەستکەوت و کردم بە سرمدا. ئەمە زیاتر دیمەنی سیرتر کرد. خەڵکەکە بە هەر یەکێ لە جوڵانەوەکانم دەیاندا لە هەڕێی پێکەنین و تا ماوەیەک هەر شتی سەیرم بۆ کردن. جگە لە سەماکردن من و ئاوەڵەکانم هەمیشە هەوڵمان دەداشتی تریش فێربین. من ئارەزوم لە سیحربازی کۆمیدی هەبوو بۆیە هەندێ پارەم کۆ کردەوە و 4 تۆپم پێکڕی و ڕۆژی نزیکەی 4 سەعات لە تەک قەرەبێڵەکەم ڕادەوەستام و مەشقم دەکرد. تاڵقەی داهاتوو بەخواتان ئەسپێرین.
ئەڵلقەی حوتەم. لەم ماوەیەدا باوکم تووشی نەخۆشیەکی گران هات. میستەر جاکسن کە هەتا بڵی پیاوێکی بەدڵ و دەروون بوو، نمایشێکی تایبەتی بۆ باوکم تەرخان کرد. گەلێ هونەرمەندی کۆمیدی تریش داهاتی نمایشی خۆیان بە باوکم بەخشی. شەوی نمایشەکەی خۆمان باوکم هاتە سەر شانۆ، بەڵام زۆر بەگرانی هەناسەی بۆ دەکێشرا. لە تەنی شانۆکەوە وەستا بووم و چاوم بڕی بووە ئەو. هەرگیز نەمدەزانی کەماڵ ئاواییمان لێ دەکا و مردنی نزیک بووەتەوە. کە تیپەکەمان لە لەندەن بوو، هەموو هەفتەیەک سرم لە دایکم دەدا. ئەوەی لە یادگارەکانی ئەو ماوەیە لە بیرم مابێ ئەوەیە کە دەستکورتی و نەبوون هێشتا هەر باڵی ڕەشی بەسەرماندا کێشا بوو. بەدەگمەن نەبێ نەمان دەتوانی لە ماڵی خۆمانی یەک ژەم چێشت لێ بنی. لەم ڕووەوە چەندین یادگاری تاڵم لە یادە. ڕاستە هەموو سەربەرە و ژوورکەیەک سەربەرە و خوارکەیەکی لە دوایە. بەم جۆرە ژیانی تاریکی ئێمەش لە ناکاودا کە لە بەرێکی ڕووناکی تێدا کرایەوە. کۆنە دەستە خوشکێکی سەر شانۆی دایکم وازی لە شانۆ هێنا بوو بە دۆستی کۆڵۆنەڵێکی پیری دەوڵەمەند و بەمە کەوتبووە ناو بەهەشتێکی خەیاڵیەوە. ئافرەتێکی یەکجار فەنتازی پڕ و پۆشتەی ڕەزا شیرینی ڕۆح سووک بوو. ماڵی کۆڵۆنێڵ لە ناوچەی ستۆکوێڵ بوو کە خۆشترین گەڕێکی ئەو ساکە بوو. ئەوەندە بە دیداری دایکم گەشایەوە کە بوو بە دەرک و نووسا بە یەخەمانەوە و زۆری لێکردین کە هاوینەکە لای ئەو ڕابێرین. هەر من و دایکم بووین چونکە سێدنی لای ئێمە نەبوو. بەمە نەختێبارمان سووک بوو، بۆیە دایکم بە ئاسانی قایل بوو. سەر ڕایەوەش بە دەستە ڕەنجینەکانی کە لە گرێچنیدا شاوەستایەک بوو بە ئاسانی خۆی دەبردا هەموو دڵێکە. بەم جۆرە بۆ بەیانی بەرگەمان لێنا و بەرەو ماڵی کۆڵۆنێڵی خۆوە پێدا و کەوتینە ڕێ. بەرگە چ بارگە؟ هەموویت کۆ بکردایەتەوە و لە کەرێکت بنایە و بێپەروە یەک خۆناخەتا ئەو پەڕی دنیا لێت بخوڕیایە. کاتێک کە لە دەرگای دەرەوە پێمان نایە ژوورەوە سیر دەکەین ماڵ نییە، بەڵکو بە هەشتێکە بۆ خۆی، پڕە لە نۆکەر و کارەکەر. هەموو ژوورەکانی بە بۆی پەمەیی و شینی کاڵ بۆ یاخ کرابوون. ڕایە خەمووی بریتی بوو لە مافوری بەنرخ. جگە لە مەیباخەکەی ئەوەندە میوەی جۆراوجۆری پێوە بوو کە پیاو لەوانە بوو پێویستی بە خواردن هەر نەبێ. کارەکەرەکان بریتی بوون لە 4 ئافرەت، ئاشچیەک و 3 بەردەستکار. جگە لە من و دایکم میوانێکی تریشی لێبوو، کوڕەجاهێڵێکی درژی ڕەزا سووک کە جوو دەسمێڵێکی سووری هەڵقاچراوی هەبوو، زۆر بە شەوکەوت و بۆ شناغ بوو. هەتا کۆڵۆنێڵ لەماڵ نەبووایە ئەو لە ماڵەکەدا هەموو شتێک بوو. بەڵام هەرکە کۆڵۆنێڵ داهاتەوە ئەو دەبوو بە تیکەیەک نان و قوت دەدرا. کۆڵۆنێڵ جاربەجار نەبێت نەدەکەوتەوە ماڵ، هەفتەی جارێک یان 2 جار. کە لە ماڵ بووایە ئیتر ماڵەکە دەبوو بە ئاشیا و کەوتو. دایکم هەمیشە ئامۆژگاری دەکردم کە لە شوێنێک چەپ بم و نەچمە بەردەست و پێی. ڕۆژێکیان کۆڵۆنێڵ خەریک بوو لەسەرەوە دەهاتە خوارەوە. منیش بەڕاکردن خۆم کرد بە هۆڵەکەدا کە دیمی بەڕوویەکی خۆشەوە بزەیەکی بۆ کردم و ڕۆیشت. کابرایەکی باڵا بەرزی بە هەیبەت و سام بوو. نێمکۆتێکی ڕەشی لەبەردا بوو، شەپقەیەکی قوچی ڕەش بەسەرەوە، مووی هەردوو لاجانی سپی بوو. سرم لێ دەرنەدەکرد بۆچی کە کۆڵۆنێڵ داهاتەوە ماڵەکەوەکو ماستی مەیوی لێداهات. کەچی هەر کە دەردەچوو کوڕە جاهێڵەکە دەگەڕایەوە، دەکەوتەوە جۆش و جنبوش. وەک دەڵێن هەندێک جار پیاو بە ئاسانی ئاخۆڕی لێ تێک دەچێ. تێناگەم چۆن ئەوەندە زوو ژیانە بەدبەختیەکەی جارانم خستە پشتگوێ و لەگەڵ کاروانی ئەم ژیانە نوێدا کەوتمە ڕێو لە ماوەی 1 هەفتەدا لەگەڵیدا بووم بە ماست و ڕۆن. هەموو بەیانیان سەگەکانم دەخستە دوای خۆم و بە درێژەی جادەکەدا پیاسەیەکم دەکرد. اینجا بەر لە چێشتەنگا و بەرەو ماڵ بام دەدایەوە، پاشەوە یەکسەر بۆ سەرمێزی نان خواردنی بەیانیان کە بە قاپ و کەوچک و چەتاڵ و چەقۆی زیوین ڕازابەوە. خوابیدا بەڕەهێڵەیەک دەیدا. بەڵام داخی گرانم ئەم خۆشیە کورتەشمان پێوە نەهات و کەوتینەوە سەربای بەڕە. ڕۆژێک لە ناکاوە دایکم وتی: ڕۆڵە میوان شەو ڕۆژێک خۆشەویستە و وەکو کێک وایە تا دێ کۆنتر و ڕقترە بێ. جابر لەوەی بەڕەمان لە ژێرا هەڵتەکێنرێ، با ڕووبکەینەوە ماڵەکەی خۆمان. ئەمەم لەلایەکەوە پێ خۆش بوو چونکە ئیتر
ئەمە بکە و ئەوە مەکە وەرە ئێرە و بچوەرە ئەوێەوە مەچوەرە ئەوێەوە لەسەر لا دەچوو لەلایەکی تریشەوە پێم ناخۆش بوو چونکە دەبوو بچینەوە باوەشی هەمان دەستکورتی و بێجێ و ڕێی یەکەی جارانەوە. ساڵی 1990 ساڵی بزن و ڕیشان بوو. زۆربەی خەڵک مووی دەوروبەری چەناگیان دەهێشتەوە و ئەوی تر سمێڵی لێ دەرچێ. پاک دەتاشرا. پاشاکان، پیاوە سیاسیەکان، سەربازەکان، پاپۆڕەوانەکان، ئاشتیەکان و تزارەکان. هەموو تاقمە جۆرە و جۆرەکانی تر. بە گوێرەی مۆدەی ئەو ڕۆژگارە لەم جۆرە ڕیشەیان هەبوو. بەڕاستی چەرخێکی بێمانە و سیر بوو. لەلایەکەوە دەوڵەمەندیەکی لەدەست دەرچوو، لەلایەکی ترەوە هەژاری و نەبوونیەکی یەکجار سەخت. خەڵک هەر لە خۆیانەوە لەسەر ناکۆچی سیاسی بێبناغە و ئەساس بە درێژە شیر و تیریان لە یەک دەسوو. بەڵام ئینگلتەرە دەریایەکی وەندە قوڵ و بێبن بوو کە پەچەند شەپۆلێک شێل و نەدەبوو نەدەشڵەژە. هەندێک جوتیاری بوێری ئەفریقایی دژی ئێمە چەکیان هەڵگرتە بوو. لە پشت بەرد و کە پۆسکە شاخەوە خۆیان قایم کردبوو پەیتا پەیتا سەربازە چاکە سوورەکانمانیان دەدایە بەر سێرەی تفەنگ و دەیان ئەنگاوتن. ئەمانیش بەو چاکەتە سوورە و نیشانی یەکجار چاک بوون. دەوڵەت بیری کردەوە چ بکە. پاش بیرکردنەوە و لێکدانەوەیەکی زۆر خوا کردی وەزارەتی جەنگ فێڵەکەی دۆزیەوە. فەرمان دەرچوو چاکەتە سوورەکان بکرێن بەهی خاچی. من نەمدەزانی جەنگ چییە. لە گۆرانی نیشتیمانیەکان و سکێچە کۆمیدیەکانی سەرشانە و پاکەتە جگەرەکانە کە وێنەی جەنراڵەکانی پێوە بوو نەبێ هەر ناویشم نەویست بوو. دوژمن بێگومان بە خراپترین دڕندەی بێشەرەف و غیرەت باز دەکرا. خەڵک زۆر بە جۆش و خرۆشەوە باسی شەڕیان دەکرد. لە کۆتاییدا ئێمە بردمانەوە. باشتر وایە بڵێم وامان بردە مێشکی خەڵکەوە کە خۆمان بردمانەوە. هەموو خەڵک باسی ئەم شەڕی دەکرد. دایکم نەبێ. دایکم تەنیا کەسێک بوو کە بیناسم و هەرگیز ناوی شەڕی نەیەتە سەرزار. ئەو شەڕی خۆی هەبوو کە دەبوو قۆڵی لێ هەڵماڵێ و چاکی لێ بەلادا بکە و بیسمیلای لێ بکە و خۆی تێ هەڵکا و بە چوار لادا شیر بووە شێنێ و بجەنگێ. سێدنی وا گەیشتۆتە 14 ساڵ و خەریکە دێتە بەرهەم و بۆتە پۆستە چی لە پۆستەخانەی سترام. بە مانگانەکەی ئەوەی دایکم بە درومان و گرێچنی پەیدای دەکا وە زەحمان نەختێ هاتۆتە ڕەهایی و نەبوونی چنگی لێشل کردوین. دایکم بە پارچە بۆ مغازەیەشی جلفرۆشتن ئیشی دەکرد. ئەگەر چیەوەی کە دەسی دەکە و مانگانەکەی سێدنی نەگەشتایەتە فریایی هێ ئەوە نەبوون نانی و وشکیشمان بۆ دابین بکە. جگە لەمە سەرەڕای باری ژیان قستی مەکینەبۆریش سەری مانگان لە بەردەمدا قوت دەبەوە. بەڵام لە ناکاودا بەڵای ناگەهان لەودی و کەلەوە گوێی دەرخست. سێدنی دەستێک جلی هەبوو. ئەوەندەی لەبەر کردبوو کەڵکی هیچی پێوە نەما بوو. چەند جار ئاوەڵەکانی توانجیان تێگرت بوو. هەر لەبەر ئەمە 2 یەکشەمە نەیتوانی لە ماڵ دەرچێ. ئەگەر چی هەر یەکشەمە مافی پشودان و حەسانەوەی هەبوو. دایکم ناچار بە هەر حاڵەتێک بوو دەستێ جلی بۆ کڕی. بەڵام ئەمە کلێنێکی وای خستە گیرفانیەوە کە دایکمی ناچار کە ڕۆژانی دووشەمە کە سێدنی دەچووە بۆ سەر ئیش و جلی ئیشی لەبەردەکردەوە دەستە جلەکەی بەڕەهن لای کابرایەک دانێ و لە جیاتی ئەوە 7 شلنگ بە قەرز وەرگێ. ڕۆژی شەمە قەرزەکەی دەدایەوە و جلەکانی دەهێنایەوە. کاک سێدنیش ڕۆژی یەکشەممە کوڕێنی خۆی پێوە دەکرد. ساڵێکمان بەم جۆرە ڕاکێشە تا جلەکەی لە چەند جێگەوە پوا و ئیتر کابرای مۆغازەچی کەوتە بڕووبیان و لە ناکاودا شتەکە چەقی. بەیانیانێکی دووشەممە کە جلەکەی بردەوە بۆ کابرای مۆغازەچی کابرا ئەمدی و ئەودیوێکی کرد و اینجا هەڵوێستەیەکی کرد و سەری هەڵبڕی و ڕووی کردە دایکم وتی: خات و چاپڵن بەداخەوە جلەکەی یەکجار کۆنەوەیتر کەڵکی ڕەهنکردنی نەماوە لەبەرەوەی تر ناتوانم لە جیاتی 7 شلنگەکە گلی دەمەوە. آخر بۆ سیرکە خاتوم سیرکە سەر ئەژنۆی پانتۆڵەکە بە یەکجاری چووە. بەڵام ڕۆژی شەمە پارەکە دێمە و جلەکانە بمەوە. کابرا سەرێکی ڕاوەشاند و وتی:
بەداخەوە هەر بۆ چاکەت و یەلەکەکە دەتوانم 3 شلنگە بدەمێ و هیچی تر نا. دایکم کەمتر فرمێسکی لە چاودەهاتە خوارێ هەر بەدڵ دەگریا، بەڵام دیار بۆم جارە پشکۆ بوو چزابوو بە جگەریە، بۆیە هەر هاتەوە ماڵ تێر هەنسکیدا. ڕاستە و تویانە نەکبەتی کە سەری کردە پیا و بەیەک و دووەوە ناوەستی، بێسیپاڵی هەر بە سێدنیەوە نەوەستە، منیش پڕ پۆڵ نەما لەبەریکەم. ئەو جلانەی کە لە کاتی تیپی هەشت لاوەکەی لانکشایەرەوە مابووم هەمووی بەرەبەرە دڕابوو، ئانیشک و سەرهەژنۆم هەمووی پینە بوو. پێڵاو گۆرەوەکانیشم هەر باسییان مەکە. بۆ بەدبەختی لەم کاتەیە ڕۆژێک لوتم تەقی بە لوتی برادەرێکمدا کە لە ماڵی کۆڵۆنێڵەوە ناسیاریم لەگەڵیدا پەیدا کردبوو کە لەوێ بوو وای دەزانی ماڵی کۆڵۆنێڵ ماڵی خۆمانە و بۆ بەدبەختی منیش خۆم نەشکاند و نەمودوانیە کە بەم دیمەنەوە بینیمی هەر ئەوە نەبوو ببم بەدڵۆپێک ئاو. ناجستنە هەر سەیری پێڵاوەکانی دەکردم کە چەند پینەیان بەجەستەوە بوو. ناچارمان بڵێم ئەم جلە کۆنەیەم بۆیە لەبەر کردووە چونکە بۆ هەوای نەفس خەریکم فێری دارتاشی ببم، بەڵام ئەو دیار بووە ئەم قسانەی نەدەچوە گیرفانەوە. بۆیە ڕوویەکی وەرگێڵا و کەوتە هەواڵ پرسینی دایکم. یەکسەر وتم ئێستا لە لادێ و ئینجا بۆ ئەوەی لە بیری بەرمەوە. من کەوتمە پرسیارکردن لەبارەی ئەوەوە. هەر جۆرێک بوو بەهانەیەکم دۆزیەوە و خۆم لە پرسیاری تەڕزگار کرد و پاش خواحافیزی هەریەکە بەلایەکدا چرپەمان لێ کرد. هەندێک کردەوەی دایکم زۆر جار ڕقیان هەڵدەساندن. ڕۆژێکیان پێکەوە لە نەخۆشخانەی برام پتنەوە دەگەڕاینەوە. بینیمان هەندێک منداڵ کەوتونەتە دوای ژنێکی لێ قەوماوی جلشەڕ و گاڵتەی پێدەکەن. دایکم وەستا بۆ ئەوەی منداڵەکانی لە کۆڵ بکاتەوە. ژنەکە سەری هەڵپاچرا بوو کە سەرتاشین ئەو ڕۆژە بۆ ئافرەت باو نەبوو. منداڵەکانیش لە تیسکردن و پێکەنین نەکەوتن و پاڵیان بەیەکەوە دەنا بۆ سەر ئەو وەکو ئەگەر لێی بکەون نەخۆشی لێ بگرنەوە. ژنە بەستە زمانەکە ڕقڕاوەستا بوو جوڵەی نەدەکرد. دایکم منداڵەکانی لێی پاس کرد کە چاوی بە دایکم کەوت گەشایەوە گوتی لیل ئەوە خۆتی؟ لیل ناوێک بوو کە برادرانی سەر شانۆ بۆ خۆشەویستی لە دایکمیان نابوو. نامناسیتەوە؟ من ئیڤالیستۆکەم. دایکم یەکسەر ناسیەوە. من نەختێک لەوان تێپەڕم کردبوو چونکە پێم خۆش نەبوو ئەم پیرێژنە پیس و پۆخڵەمان لەگەڵ بکەوێ. داڵەکان ڕەتبوون بەڵام لەگەڵتە و تیسکردن نەکەوتبوون. ئاورێکم دایە و بزانم دایکم چی لێ هاتووە. هەروە پێکەوە لەگەڵ ژنەدا شان بەشان خەریکن بەرەو لای من دێن. کە گەیشتە ئاقارم دایکم ڕووی کردە ژنەکە وتی ئەوە چارلێ بچکۆلەکەیە لەبیرتە؟ ئەی چۆن لەبیرم نییە؟ هەر نەبێ دەیەها جار لە باوەشم گرتووە. چارلی گیان ئاوەرە وەرە ماچیەکەم بەرێ. تەنانەت بەم لوتفنواندنەشی ژنەکەم نەچووە دڵەوە چونکە ئەوەندە پیس و پۆخڵ و دەست لە خۆشت و دیار بوو کە هی ئەوە نەبوو پیا و حەز لە وێڵا شایەتی بکە. کاتێک کە ناچار بووم لەگەڵ ئەو دایکمدا بکەومەڕێ هەستم بە جۆرە سەغڵەت یەک دەکرد بە تایبەتی کە دەمدی خەڵک بە تەکماندا ڕەدەبن و سەیرمان دەکەن. وەکو دایکم باسی دەکرد کە هەڕەتی لاوی و نەردی بوو لە ناو کۆڕی کۆمیدیستانە ناوی ئێڤاقیتە بوو چونکە گەلێک قیت و قۆز و سرک و ڕۆحسووک بوو تابلەی جوان و ڕێک و پێکیش بوو. کە دانیشتن و حەسانەوە باسی سەرگوزەشتەی خۆی بۆ دایکم کرد کە چۆن چەند مانگ بە نەخۆشی لە نەخۆشخانە کەوتووە پاش دەرچوونی هیچ جێگایەکی نەبووە تێیدا بسرەوێ. بۆیە بە سەرگەردانی و هەر لە ژێر تاق و مەڵبەندەکانی سوپای ڕزگارکردندا نووسووە و بە ڕۆژیش لەو سەرجاداندا سوڕاوەتەوە. لە پێشدا دایکم ناردی بۆ گەرماوە. لە پاشدا کاتێ سەیر دەکەمەوە خەریکە خوڵکی دەکات لای ئێمە بمێنێتەوە تا خوا دەرویەک دەکاتەوە. خەریک بووم لە داخدا شەق بەرم. یەکجاری لەوە دەهری بوو بووم کە دایکم لەسەر قەنەفەکەی سێدنی دەینواند و نوێنەکانی ئەویشی دەدا بەخۆیدا. سەرتان نێشێنم دایکم هەر جلێکی زیادە کە هەی بوو دەیتوانی دەستی لێ هەڵبگرێ بۆی کردە بۆخچەوە و دایپی. تا سەریشی دێتەوە دوو بسکە باڕۆکەشی لەسەری قایم کرد و لەچکێکی کردە سەری. لەو ڕۆژەوەی تر ئەوون بوونەی ون بوو جارێکی تر نەمان بینیەوە. تاڵقەی داهاتوو بەخواتانە سپێرین.
حەڵقەی هەشتم. بەر لەوەی باوکم کۆڵی پڕمەینەت و گرانی ژیان بدا بە زەویدا و تا ئەبەت سەر بنێتەوە، دایکم لە ماڵی کۆنە دەستە خوشکێکی خۆی تایلەر ناوێکدا ژوورێکی بەکرێگرت. خات و تایلەر گاورێکی یەکجار بەدین و خۆپارێز بوو، بە گەرمی هاتوچۆی کەنیسەی دەکرد. ژنێکی کورتە باڵای بڵەپ نەبوو، بە تەمەن خۆی دەدا لە 50 ساڵ، چەناگەیەکی قەپە و دەم و چاوێکی لۆچاوی زەرد هەڵگەڕاوی هەبوو. زۆرتر لە کاڵەشێکی بڕک مردە دەچوو. جارێک لە کەنیسە لە کاتی سرود خوێندندا تێڕامام بۆم دەرکەوت کە دەمودانێکی یەکجار شاش و ناخۆڵاشی هەیە، بە تایبەتی کە سرودی دەخوێن. ڕێزی سەرەوەیان دەنیشتە سەر لێوی ژێرەوەی و وەکو چەپەریان لێدەهات. زۆر ڕەوشتێکی بەرزی هەبوو، تا بڵی بەکار بوو. دایکمی کردبوو بە دەروێشی خۆی لە نهۆمی سەروەی خانووەکەی کە بەسەر قەبرستانێکدا دەیڕوانی ژوورێکی لە ڕیزی پێشەوە بەکرێیشی مامناوەندی دابوو پێی. مردەکەی کە دەق لە میستەر پیکویکی چارلز دیکنز دەچوو، وەستای دروستکردنی پێوەری شتی وردبوو. لایەکی نهۆمی سەروەی خانووەکەی بۆ خۆی کردبوو بە کارگە. میچی ژوورەکە کڵاو ڕۆژنەیەکی تێدا بوو. من شوێنەکەم بە شوێنێکی پیرۆزدا دەنا، چونکە تابلەی بێدەنگ و خامۆژ. زۆر بەوردی سەیری دەستی میستەر تایلەرم دەکرد، بە تایبەتی کە چاویلکەکەی بە زەڕەبینێکی بەهێز هەموو مێشکی خۆی دەخستە سەر دروستکردنی ڕاستەیەکی ئەوەندە ورد خوێنەرەوە کە بتوانێت پەنجایەکی ئینجێک بخوێنێتەوە. هەر بە تەنها کاری دەکرد، بەڵام زۆر خۆم دەکرد بە شاگردی و بەردەستیم دەکرد. خەمی گەورەی خات و تایلەر ئەوە بوو کە میستەر تایلەر و کچەکەی بنێتە ڕاو بیان کە بە گاورێکی دیندار، بەڵام ئەوان ملیان نەدەدا. بۆیە زۆربەی ڕۆژەکان دەمەقاڵەیەکی سەی لە نێوانیاندا ڕووی دەدا و هەموو قسەکانی خات و تایلەر بەبەر گوێی مستەر تایلەردا وەکو با تێپەر دەبوون و خۆی و کچەکەی کڵاویان بکەوتایەتە کە نیشتەوە بە گۆچان دەریان دەهێنایەوە. ڕۆژێکیان دایکی شم تێوەگلاو نیمچە دەمەقاڵەیەک لە بینی ئەو کچەکەدا ڕوویدا. خات و تایلەر لە ماڵ نەبوو، درێژی نەکەینەوە. ئەوە بوو بەهۆی ئەوەی پاش ماوەیەکی کورت بەرگە هەڵنین و بگەڕێنەوە پاونەڵ درێژ. ئەگەر چی باوکم کەمتر دەچوە مەیخانەی تریس تاکسی سەرشەقامی کندکتن، بەڵام ئێوارەیەکیان کە بەوێدا تێپەر بووم هەر لە خۆمەوە وەکو شتێک پاڵم پێوە بنێ. هات بە دڵمدا سەرێک بکێشمە ناوە بزانم باوکم لەوێ نییە. تۆزێک دەرگای هۆڵەکەم لادا و بە ئاستەم سەرێکم بردە ژوورەوە بدیم وا لە قوژبنێکە لەسەر کورسیەک دانیشتووە. خەریک بووم سەر بێنمە دواوە کەچی فەرقی پێم کرد و ڕووی گەشایەوە و بەدەست ئیشارەتی بۆم کرد کە بچم بۆ لای. زۆر بەخۆشیەوە لە تەنیش خۆیەوە داینا. ئەمە بەلامەوە مای سەرسوورمان بوو، چونکە ئەوەندە خەمسارد بوو وام دەزانی کە بیر لە کەس ناکاتەوە. یەکجار ناساو چاوەکانی بە قوڵدا چوو بوون و لەشی ئاوسا بوو. ناپلیۆن ئاسا دەستێکی نابووە با خەڵیەوە وەکو بیەوێ هەناسەی سواری نەختێ ئاسان بکە. ئەو ئێوارەیە زۆر بە پەرۆشەوە هەواڵی دایکم و سێدنی پرسی و بەر لەوەی بڕۆم بەخۆیەوە توند گوشیمی و بۆ یەکەم جار لە ژیانمدا ماچی کردم. دوایەوە ئیتر باوکمم بە زیندوی نەبینیەوە. دوای 3 هەفتەیەک خستیانە نەخۆشخانەی سان تۆماسەوە و لەبەر ئەوەی ملی نەدابوو بیبەن بۆ ئەوێ سەرخۆشیان کردبوو اینجا بردویان. کاتبەوە سەرخۆ هەوڵ و تەقەلایەکی زۆری دابوو و هەڵایەکی گەورەی نابەوە تا دەری بکەن، بەڵام ئەمە جگەل لە نەفرەتەی سەرەمەرگ بەولاوە هیچی تر نەبوو، هەمووی بە فێڕۆ ڕۆیشت بوو. ئێسقا پەچی خستە بوو، 16 گاڵۆن ئاویان لە ئەژنۆی دەرهێنا بوو. ئەگەرچی لە تەمەندا هێشتا گەنج بوو، چونکە 37 ساڵی تێپەر نەکردبوو. دایکم چەندجار لە نەخۆشخانە سەری لێدەدا و هەرجارە بە خەمباریەوە دەگەڕایەوە. پێیوتە بوو خۆزگە لەم نەخۆشیە ڕاز دەبوومەوە و یەکمان دەگرتەوە. ئەوسا پێکەوە دەڕۆیشتین بۆ ئەفەریقا و لەوێ ژیانمان لەسەرەوە دەست پێ دەکردەوە. کە گوێم لەم قسەیە بوو بە عەقڵی مناڵانە وام زانی ئەوەندەی پێناچێ باوکم لە نەخۆشخانە دەردەچێ و پێکەوە بار و بارگە لێ دەنێین و بەرەو ئەفەریقا دەکەوینە ڕێ. بۆیە زیت بوومەوە و وتم هەی دەچین بۆ ئەفەریقا. دایکم سەرێکی لە قان و زەردەخەنەیەکی تەوساوی گرت و لەبەر خۆیەوە وتی لە پاش تڕێ خەمشەی بڕێ. بەڵێ چین. ڕۆژێکیان دایکم زۆر بە تووڕەیی لە نەخۆشخانە گەڕایەوە.
قەشەیەکی دۆستمان سەری لە باوکمدا بوو لەوێ پێی دەڵێ هێ مستەر چارلی پیا و چی تۆ بکە ئەوە دەدرێتەوە. دایکیشم بە تەوسەوە دەیوت ئەمەیە قسەی خۆش بۆ دڵدانەوەی کابرایەک کە لەسەر مەرگابێ. پاش 1-2 ڕۆژ بەڵێ هەر پاش 1-2 ڕۆژێ باوکم مرد. نەخۆشخانە پرسی چێ دەینێژێ. دایکم کە خۆی پولێکی شک نەدەبرد پێشنیاری کرد کە بە دەستگای خەیری تایبەتی هونەرمەندانی سەر شانۆ ئەمە بکە. بەڵام خزمەکانی باوکم ئەمەیان بۆ خۆیان بە نەنگ ئەزانی. مامێکم کە دەستڕۆیشتو بوو لە ئەفریقا دەژیا لەو کاتەیە لە لەندەن بوو ئەو خەرجی ناشتنەکەی گرتە ئەستۆ. ڕۆژی ناشتنەکە دەبوو هەموو لە نەخۆشخانە کۆبینەوە و لەوێەوە پێکەوە بچین بۆ گۆڕستان. سێدنی لەبەر ئیژ نەیتوانی بێ. من و دایکم 2 سەعات بەر لە خەڵکەکە چوین بۆ ئەوێ چونکە دایکم دەیویست بەر لە کفنکردنی باوکم دوا خوا حافیزی لێ بکە. کفنەکە لە سیتانی سپی دروستکرا بوو دەستکە گوڵێک لای سەری باوکمەوە دانرا بوو کە دایکم پرسی هی کێیە. یەشێک گوتی بەیانی زوو ژنێک کە منداڵێکی بچووکی پێبوو هێنای و داینا و ڕۆیشت. بەناونیشان دیار بوو ژنەکە لویس بوو. ئەومان بەجێی حەقی خۆی سپارد و پاشەوەی هەرکەسە من و دایکم نەبێ کە نەمان بوو دەستکە گوڵی خۆی دانا. خەڵکەکە بڵاویان لێ کرد ئێمەش گەڕاینەوە ماڵ. کات گەیشت بۆ نیوەڕۆیەکی درەنگ و هەردووکمان لە برساندا قۆڕەی سکمان دەهات. دۆڵابەکە گەڕاین جگە لە نەختێ گۆشتاوی ڕوون بوولاوە ئەشتەبایی تێدا نەبوو. دایکممان قڕێکی شک نەدەبرد چونکە بە درێژەی ئەو ماوەی کە باوکم لە نەخۆشخانە بوو دەستی هیچ کاری نەدەگرت. 2 پەنس کە پێی بوو داوی بە سێدنی بۆ ئەوەی نیوەڕۆژەی پێ بکە. خۆی من و تۆ کردی لەو کاتەیە کابرای کۆنە فرۆش بەوێ دەهات و دایکم کردی بە کۆنە سۆپەیەکی نەوتدا و بردی بۆ کابرا و بە نیوپەنی پێی فرۆشت. نیوپەنیەکەیدا بە هەندێ نان و هێنامان لە گۆشتاوەکەمان گوشی و بێ ئێوە ناخۆش خواردمان. چونکە بە جۆری یاسا دایکم خوانەی بڕێ میراتگری باوکم بوو خەبەریان بۆی نارد کە بچێ بۆ نەخۆشخانە و هەرچیەکی لەوێ هەیە وەری بگرێتەوە. چی هەبوو؟ هەندێ شڕوشی تاڵ کە هەندێکیان خوێنایی بوون و جووتێک پێڵاو کە هێنایەوە و کەوتە جیاکردنەوەیان پێڵاوەکانی تەکان و شتێک زرینگایەوە کە هەڵمانگرتەوە سیر دەکەین نیو پاوەنیەکی ئاڵتونە دەک بەرەکەتکەی. ئەمەیان داوەنی خوایە. چەند هەفتە لەسەر یەک پارچەکەتانێکی ڕەشم بە نیشانەی تازیەدەیاری بە باڵەوە بەستا. ئێوەرەنگ گوڵم دەفرۆشت. بە هەر شوێنێکدا تێپەڕیمایە خەڵک بە تایبەتی ئافرەتان بە بەزەییەوە گوڵەکەیان لێم دەکڕی. سەرمایەکەم 1.5 شلنگ بوو کە دایکم قەرزی کردبوو بۆم. بۆ 1.5 شلنگە گوڵە نێرگزم دەکڕی و دەمهێنایە ماڵ و دەمکرد بە دەسک و دەمفرۆشت. ئافرەتان کە بە پەڕۆی ڕەشی باڵەوە دەیان بینیم بە پەرۆشەوە لێیان دەپرسیم ئەوە چێت مردووە ڕۆڵە. منیش سرم دادەگرت و بە کزیەکەوە دەموت باوکم مردووە. کە دەهاتمەوە ماڵ جاری وا هەبوو 5 شلنگم پێبوو. بۆ بەدبەختی ڕۆژێکیان بە گوڵەکانمەوە چوومە مەیخانەیەکەوە و کە دەرچووم لە بەردەرگا لوتم بەلوتی دایکمدا تەقی. ئیتر ئەوە دوا ڕۆژی گوڵفرۆشتنم بوو چونکە گوڵفرۆشتنی لە مەیخانەدا بە زەرەر دەزانی بۆ ئاین و پێیوتم باوکت ئارەق کوشتی و هەر پارەیە کە هی ئارەق خۆر بێ بێجگە لە بەدبەختی بەولاوە هیچی تری نییە بۆمان. بەڵام ئەو پارەی کە ئەو ڕۆژە دەستم کەوتبوو بەیەک و دوو خستی گیرفانەوە وەک گەزۆ و مازوو خواردی. ئارەزوویەکی یەکجار توندی کاسبیکردن داوی لە کەلەم و کەڵکەڵەی کارکردن هەرگیز مێشکی بەرنەدەدا. بە تاسەوە سەیری دوکانە چۆڵەکانم دەکرد و دڵی خۆما دەموت حیفە پارەم نەبێ و لەم دوکانەدا دوکانێکی ماسی سوورەوەکردن یان چپس دروستکردندا نەبێ. ئەو شتانەی کەڵم دەبژاردن زۆرتر لە بابەتی خواردەمەنی بوون بەڵام مەسەلەی سەرمایە شتێکی زۆر دژوار بوو. بۆیە داوام لە دایکم کرد لێم گەڕێواز لە قوتابخانە بێنم و بۆ خۆم دەست بە کاسبی بکەم. چەند کارم ئاڵوگۆڕ کرد. لە پێشدا لای کابرایەکی چلفرای فرۆش بووم بە شاگرد. لای ئەوەوە چووم بۆ لای کۆمەڵە دکتۆرێک و بووم بە بەردەستی کەریان. ئەم پیشەی دوایم لە سێدنیەوە بۆ مایەوە. کارەکەم بریتی بوو لە سەرەگرتن بە نەخۆشەکان و پاکردنەوەی جێگەکە پاش ئەوەی دکتۆرەکان هەڵیان دەگرت. سەرەگرتنەکەم بەلاوە خۆش بوو. بە باشی و بە ئارەزووەوە دەم کرد. بەڵام جێپاکەریەکە تاڵی ناخۆش بوو. بەتەنگەوە نەبووم شوشە میز بەتاڵ بکەم بەڵام سڕینەوەی پەنجەرە زلەکان شتێکی گیان دەرهێن بوو. بۆیە لەم لایەوە دامەتانی کەمتر خەمی و تەواو تا ئیزندرام و پێم وترا تۆ بچوشی کەڵکی ئەم ئیشە ناگری.
کە ئەمەیان پێوتم لە بێدەسەڵاتی دەستم کرد بەگریان. یەشێک لە دکتۆرەکان ژنێکی زۆر دەوڵەمەندی خواست کە خانوویەکی ڕاقی لە لانگستەر گێت هەبوو. دڵی پێم سوتا و کردمی بە بەردەستی کرد لە ماڵی خۆیاندا. دەستم کەوتبووە ڕۆنەوە چونکە بووبووم بە پشیلەی دەستەمۆی هەموو کارەکەرەکان وەکو منداڵێکی ساوا ڕەفتاریان لەگەڵدا دەکرد. بەڵام بۆ بەدبەختی ڕۆژێک ژنی دکتۆر پاکردنەوەکەی ژێرزەویەکی پێسپارد. منیش گسکم گرتە دەست و چوومە ژێرزەویەوە. لەوێ لوولەبۆڕیەکی سەیرم بەردەست کەوت کە فۆم پێدا کرد دەنجێکی خۆشی لێوە هات. ئیتر پێوەی مەشغوڵ بووم و ئاگام لە دنیا نەما تا ژنی دکتۆر هات بەسەردا وتی ئۆف بەخوا ئیشێکت چاکە بۆ کردوم تا 3 ڕۆژی تر پێت لە ماڵەدا نەمێنێت. هەندێکیش لای کۆمپانیایەکی بڵاوکردنەوەی دەنگ و باس و کتێبفرۆشتن ئیشم کرد. ئیشەکەی ئەمانم بەلاوە زۆر خۆش بوو بەڵام هەر کە زانیان تەمەنم هێشتا نەگەیشتوەتە تەمەنی کارکردن دەریان کردم. دوای ئەوە تەنیا 1 ڕۆژ لە کارگەیەکی شوشەکاری ئیشم کرد. ئیشەکەم بریتی بوو لە فوکردن بە هەویری شوشەدا. بەڵام چونکە بە پێی جۆری ئیشەکە دەبوو ماوەیەکی زۆر لە بەردەم فرندا ڕاوەستم گەرما پڕووکاندمی و لە هۆشی خۆم چووم و ئیتر ئەو پێوەنانەی پێم پێوەنا تەنانەت بۆ وەرگرتنی ڕۆژانەکەشم سرم پێدا نەکرد. پاژەوەی خێرەومەندێک لەسەر مەکینەیەکی یەکجار زلی چاپکردن دایمەزراندم بە باشی دەستم نەدەگەیشتە لەولەب و پایەکانی مەکینەکە. بۆیە کابرا ناچار ما تەختەیەکم بۆ دروست بکات تا لەسەری ڕاوەستم. تەختەکە 5 پێ لە زەمینەوە بەرز بوو. کارکردن بەم مەکینەیە لە کێشی مندا نەبوو بۆیە کابرا گواستمیەوە بۆ سەر کارێکی تر هەفتەی بە 12 شلنگ. نازانم چۆن باسی ڕەزالەتی هەڵسانی بەیانیان لەگەڵ تاریک و ڕووندا و بەو بەیانیە ساردانە کە پیاویان دەتەزاند هاتنە سەرجادەی خامۆش و بێدەنگ و ترسناک و ئینجا کەوتنە ناو گەل حەجی کارتان بۆ بکەم. هەر چۆنێک بێت 3 هەفتەشم لێرە خایان تا ئینفلەونزایەکی بەهێز گەیشت بە دەنگما و دایکم ناچار کارکردنی لێم قەدەغە کرد و نردمیەوە بۆ قوتابخانە. سێدنی 16 خەرمانی تەمەنی تەواو کرد. بە شادیەوە خۆی کرد بە ماڵەوە بەدایکی میوت کە بووە بە بۆڕیەژەن لە پاپۆرێکدا کە هاتوچۆی ئەفەریقا دەکات. مانجی بە 2 پاوەن و 10 شلنگ جگەل لەو بەخشیشەی کە لە جیاتی سەرپەرشتیکردنی 3 مێزی نانخواردنی ناو پاپۆڕەکە دەیدەرێتی. پێشەکی 35 شلنگیشیان دابوو پێی. هەر 35 خڕ کردە دەستی دایکمەوە بم پارەیە و بە هیوای ئەوەی کە سێدنی بۆمانی دەنێرێ 2 ژوورمان لەسەر دوکانی کابرایەکی سەرتاژ لە شەقامی چێستەر بەکرێگرت. هاتنەوەی سێدنی لە یەکەم سەفەری ئەفەریقا و مناسەبەتێک بوو کە دەبوو ئاهەنگێکی بەبوونەوە بکرایە بە تایبەتی چونکە پڕ توورەکەیەک پارەی بەخشی هێنابووەوە. پارەکەی هەموو وردە بوو لەبیر مەچوون هەڵی ڕەشاندە سەر قەرەوێڵەکە و زڕەی لێوە هات. هەرگیز ئەوەندە پارەم بەجێزی نەدیبوو بۆیە هەردوو لە پەم خست بووە سەری و دڵم نەدەهات بەجێی بهێڵم. هێندەم کردە ناو دەستەوە و هەڵم ڕشتەوە و ئەمدی وم پێکرد تا دایکم و سێدنی لێم تووڕەبوون و بە چاوچنۆکدایان مەقەڵم. کەیفی خۆیانە چ دەڵێن؟ با بڵێن گردنیان ئازابێ خۆ من جەژنمە بە کامی دڵ تێرم ئایسکرێم و شەربەت و کێک و شیرینی خوارد. تا تەقە لە بنی پارەکە هێنرا. سێدنی هەر لە ماڵمایە. جارێکی تر نردیانەوە بۆ سەفەر و 35 شلنگی تریان پێشێکی دایە ئەمیش بە سەزمانە یەکسەر کردێ دەستی دایکمەوە. بەڵام ئەمیش ئەوەندەی نەکێشە خەرج کرا. ئەگەر چی دایکم شان بەشانی ئەمە درێغی لە درومان و گرێچنی نەدەکرد سەرتان نەیەشێنم هەوری نەبوونی بەری ئاسمانی لێمان گرتەوە. تاڵقەی داهاتوو بەخواتانە سپێرین. ئەڵقەی نۆیەم. سرم برد و سرم هێنا هیچم نەبینیەوە کە بیکەم. خەیاڵێکم بە مێشکە هات و یەکسەر بۆ لای دایکم هەڵپەلیکام. یەک کۆڵج لە کۆنەمان هەیە بۆ نەچم بیان فرۆشم دایە. دایکم وتی کە کەس نایان کڕێ. هەرچی شوێنێک بێ پشتم بەخوا بەست و کەڵەکەم کردن و کردم لە ناو جاخێکەوە و بەرەو بازاردان بەشاندا و لەوێ کەوتمە هەڕاجکردن. خەڵکێکی زۆرم لە خۆم کۆ کردەوە. بەڵام هەر کە سەیری جلەکانیان دەکردیان ئەمدی و ئەودیویان دەکردن زەردەخەنەیەکیان دەکرد و سەرێکیان ڕادەوەشاند و لیان دەڕۆیشتن.
ئەوەندەم هاوار کرد کابرایەکی زەرەنگەر کە دووکانی بەدەستی ئەو بەرەوە بوو کەوتە سەرەتاکیە و مۆڕبوونەوە نەخێر هات وەلام و هەندێک پرسیاری لێکردم کە بۆنی گاڵتە پێکردنیان لێوەداهات ترسێکم لێ نیشت لە تاوە شتەکانم کۆ کردەوە و پاش ئەو هەموو هاوارە لە جووتێک گۆرەوی پوزەوانە بەولاوە کە بە 6 پانس فرۆشتم هیچی ترم بۆ نەفرۆشتەوە کە چوومەوە دایکم نەختێت تووڕە بوو وتی گۆرەویەکانت بۆچی بەوەندە بە هەرزان فرۆشتووە زیاتریان نەکرد هەر نەبووایە بۆ خۆم لە پێمەکردن پاش ماوەیەک ناچار بووین بچینەوە بۆ گەڕەکەکەی جاران و یەک ژوور بەکرێ بگرینەوە لەم کاتەیە ناسیاریم لەگەڵ کابرایەک و کوڕەکەیدا پەیدا کرد کە لە پشتیرێکی پشت شەقامی کندکتندا گاریان دەکرد ئەمان بوو کە شوشە و شتی منداڵانیان دروست دەکرد و دەیان فرۆشت لە ئیشەکەیان باش ورد بوومەوە بۆم دەرکەوت کە تا بڵی ئاسانە و کەوت مەیاری دەدانیان تا سنعەتەکە فێر بوو ئەوەندەی پێنەچوو ئەوان ڕۆیشتن و من سەرمایەیەکی 6 پەنسیم پێکەوە ناوی خۆم لێهێنا و پاژەوەی دەست و بلی خۆم هەموو بریندار کرد 3 دەرزەن پاپۆڕم دروست کرد بەڵام ژوورەکەمان ئەوەندە نەبوو کە جێگەی دایکم و من و کەڕاستە و تفاقەکەمی تێدا بێتەوە بۆیە دایکم کەوتە بۆڵەبۆڵ لەسەرەوەی کە گوایە جێگەی ئیشکردنی بۆ نەماوەتەوە جگە لەمە گوایە بۆنی سرێشی کوڵاو و مێشکی لەسەریدا نەهێشتووە و لەبەرەوەی ئیشەکەی دایکم پێویستتر و پارەی زیاتری لێدەهاتە دی ئیشەکەی من کرا بە قوربانی ئیشەکەی ئەو ناچار وازم هێنا ماوەیەکی زۆر بوو نە من و نەسێدنی نەدایکم دیدەنی بە پیرمان نەکردبوو چونکە ئێمە هەر یەکەمان بە دەردی خۆیە و گلا بوو ئەویش بە درێژەی ساڵی ڕابردوو وەزعی باش نەبوو دەستەکانی بەبای ڕۆماتیزمە نیمچە گۆچ بوو بوون و ئیتر دەستی چەکوشی نەدەگرت پینەچێتی بکە جاران کە توانای کارکردنی هەبوو بۆمان باش بوو یارمەتی دەداین و زۆر جار خواردنی خۆشخۆشی بۆ دەکردیم هەر جارە کە دەیدیم وەعزێکی درێژی لەبارەی ڕەوشتەوە دادەدام و گەلێ جاریش لەبارەی ڕێزمانەوە سەرزەنشتی دەکردم بۆیە زۆرم خۆش نەدەویست بەس زمانە چونکە لە کار کەوت بردیان بۆ مەڵبەندی چاودێریکردنی پیر و پەککەوتان دایکم هیچ ڕۆژێکی لە ڕۆژەکانی سەردانی ڕۆژ بیر نەدەکرد چونکە ئەم سەردانانە سەرڕایەوەی بەجێهێنانی فرمانێکی باوک و فرزەندی بوون چەوریش بوون باپیرم هەموو جارێک یەک توورەکەی بۆ پڕدەکردین لە هێلکە دایکم ئەگەر خۆی هەر بۆی نەکرایە منی دەنارد ئەویش زۆر بە میهرەبانیەوە دەستی بەسەرمدا دەهێنا و دڵنەوازیمی دەکرد لەگەڵ سیستەرەکانە بینی خۆش بوو گاڵتەی زۆری لەگەڵیانە دەکرد دەیوت وا نەزانن ڕۆماتیزمە لە کاری خستوم و کەڵکی هیچم پێوە نەماوە کچینە وا نەزانن ئەمانیش دایاندایە تریقەی پێکەنین و زیاتر سەریان دەکردە سەری هەر کە نەختێک لەشی سووک بواە دەچووە چێشخانەوە و دەکەوتە کارکردن هێلکەکانیشی هەلێرەوە چنگ دەکەوت ڕۆژانی سەردان خۆی دەخستە ناو جێوە و لەژێر نوێنەکانیەوە هێلکەکانی دەردەهێناوە یەکەیەکە دەیخسە ناو توورەکەکە چەندین هەفتەمان بەو هێلکەیە ڕابووە بە کوڵاوی بە برژاوی بە هێلکەوە ڕۆن بە ترشاوەکە بۆیە ئەو ڕۆژی باپیرم چاک بوو و مەڵبەندەکەی بەجێهێژ لای ئێمەوە تازێوا بوو لەم بینەدا سێدنی 6 هەفتەی لە سەفەر پێچوو دایکم دڵی کەوتە ختورە و ناچار چوو بۆ کۆمپانیەکە بۆ هەواڵ پرسینی لەوێ پێیانوتبوو کەوە لە کێپ تاون لە نەخۆشخانە کەوتووە بەڵام نەخۆشیەکەی ئەوەندە مایی مەراق نییە سوکە ڕۆماتیزمەیەکی گرتووە و ئێستا خەریکی تیمارکردنە دایکم بەم دڵدانەوەیە دڵی دانەکەوتوو کەوتە مەراق و نیگەرانیەکی یەکجار قوڵەوە لەلایەکی ترەوە دەستکورتی تەنگی پێڵچنی بووین و منی شەرچیەکم دەکرد کارێکم دەست نەدەکەوت تا پاش ماوەیەکی کورت خوا دەرویەکی خێری کردەوە خێزانێک داوای لێکردم دەرسی دانس بە منداڵەکانیان بڵێمەوە هەفتەی بە 5 شلن هەلەم کاتەشە ماڵی مەکارتی پاش 7 ساڵ یەکتر نەبینین هاتنەوە بۆ گەڕەکەیکی خۆمان لە شەقامی کندکتن هەفتەیەکی تری پێچوو سێدنی هەر بێ سەر و شوێن بوو هیچ هەواڵی نەدەهات دایکم کەوتە نیگەرانیەکی یەکجار زۆرەوە مەرا خەراسانی کرد و ئۆقرەی لێبڕا ڕۆژان بە خەمباری لەبەر پەنجەرەی ژوورەکەدا دەنیشت و هەر سەیری دووری دەکرد ئیتر ئەوەندە تااقەتی لەگەڵ ڕێک و پێکردنی ناوماڵەکەشانەما جگە لەمە دەرمانەکانیشی وەکو پێویست لە کاتی خۆیدا نەدەخوارد و بگرە زۆر ڕۆ بێریشی دەکرد جلکڕەکان لی کەوت نەبۆڵەوەڵ لەسەر ئەوەی جلەکانی بەباشی نەدەدرو پاژماوەیەک پیانوت کە شتەکانی بێکەڵکن و لە بازارە فرۆختیان نییە دوا بەدوای ئەمە مەشینەی درومانەکەشیان لێسەندەوە چونکە قیستەکانی بۆ نەدەدرا
منیش دەرسەکانی دانسم لە هیچ سوور بەما قوڕەکەیەک جار خست دایکم وەقڕی لێ بڕا و توانای ئەم بارەگرانی نەبوو. ژنەکەی مستەر مەککارتی لە ناکاوێکا مرد. بەلەوەی بمرێ ماوەیەکی زۆر بەدەم نەخۆشیەوە ناڵاندی. لەم کاتەدا خەیاڵێکی زۆر سەیرم بە مێشکدا هات. چەند خۆشە ئەگەر میستەر مەککارتی دایکم بخوازێ. واڵی کوڕی تا بڵی برادەرمە جگە لەمە مەگەر تەنها ئەم کارە دەردمان دەرمان بکایینە ئاسۆ ڕووناکی تێدا بەدی ناکرێ. هەر کە پرسەکە تەوا بوو تازیەکی ڕەوایەوە و میستەر مەککارتی بە تەنهایی مایەوە. مەسەلەکەم لەگەڵ دایکمدا هێنایە گۆڕ. دایکیان زۆر ئاگاداری میستەر مەککارتی بکەو هەتا بۆ دەکرێت بە دەوری داوەرە. من دڵنیام دایکیان ئەو ئارزووی خواستی تۆی هەیە. دایکم بزەیەکی کرد وەکو بە عەقڵم پێ بکەنێ. کوڕم تۆ جارێ واز لەو کابرایە بێنە با ئەو کابرایە پشوویەک بات. قسەکەی نەچوە گوێمەوە وتم ئاخر دایە ئەگەر نەختێک جلی جوان لەبەر بکەیت و دەست بە خۆتدا بهێنی و خۆت وەکو جاران لێ بکەیتەوە من دەزانم مەمنونیشت دەبێ مەمنون بەڵام تۆ هیچ هەوڵێ نادەی دایە هەتاکی لەم ژوورە پیسەیە کروشکە بکەین دای گیان. بەسە زماندایە ئێستا چەند لەو قسانم پەشیمانم. نەمدەزانی بێخۆراکی هێزی لەبەر بڕیوە و تەنانەت توانای بیرکردنەوەشی لێسەندووە. کەوتی نەهاوین و قوتابخانەدا خرا. ماڵی مەککارتی بۆ نیوە ڕۆژە بانگیان کردم. منیش خواخوام بوو نەختێ لەو ژوورە ناخۆشە دوورکەوم. بۆیە بەیەک و دوو بانگکردنەکەم قوبوڵ کرد و تا ئێوەرە لەوێ لەگەڵ واڵیدا یاریم کرد. سە لە ئێوەرە کە گەڕامەوە منداڵانی گەڕاک بەریان پێگرتم و کچێکی بچکۆڵە وتی نازانی دایکت شێت بووە؟ وەکو لە بانێکەوە بەرم دەیتەوە ئاوە هام لێ هات. واقم وڕما و حەپەسام قسەکە وەکو کتێکێک وا بوو کە لە ناکاودا بدرێ بە مناجۆدا. بەشڵەژاوی هەر ئەوەندەم بۆ وترا ئەوە دەڵێ چی؟ یەکێکی تریان هەڵیدایە وتی ڕاستەکە دەرگا بە دەرگای ماڵانی داوە و تەڵەزمە خەڵوزێکی داوەتە بەریان و کە گوایە ئەمە دیاری جەژنی لە دایک بوونە. گەر باوەڕ ناکەی بچۆ لە دایکم بپرسە. بێ ئەوەی تر توانای گوێشلکردنم هەبێت تینمدایە خۆم بەرەو ماڵ بە هەڵە داوان ڕام کرد. لە دەرگاوە یەکسەر خۆم بەرەو نهۆمی سەرەوە کوتا و دەرگای ژوورەکەم لادا. هەناسەم سوار بوو. دڵم لەسەر سەد لێی دەدا. هەڵوێستەیەکم کرد تا هەناسەم بێنمەوە بەرخۆم. کات دەمە و ئێوارەیەکی هاوین بوو. دنیا تابڵی قەبز و تاریک بوو. دایکم وەکو هەمیشە لەبەر پەنجەرەکە دانیشت بوو. لەسەر خۆی هاوڕێکی لێمدایەوە و سەیرێکی وێڵی کردم. ڕەنگی بەڕووەوە نەمابوو. دەم و چاوی بە تەواوی گۆڕاوە. دایگیان چیتە؟ لەبەر خۆیەوە بێپەروایانە سەیرێکی کردم و ورتەیەکی لێوە هات. تێگەیشتم دەڵێ چیت دەوێ؟ ئیتر خۆم بۆ نەگیرا و قورگم پڕ بوو لە گریان. یەکسەر ڕام کردە بەردەمی و هاتم بە چۆکە و سرم نایەنا و کۆشی و دام لە سوۆپەی گریان. لەسەر خۆ بە نوکی پەنجەی دای بەسرمدا. ئەوە بۆ چی ئەگری؟ بەدەم هەنسکەوتم بۆ والات بۆ دایکە تۆ لەسەر خۆت نیت. بێگومان کوڕە شیرینەکەم من لەسەر خۆم نیم. ئەی بۆ مناڵەکان ئەڵێن ماڵەکانی یەک بە یەک گەڕاوی ئیتر بۆم تەواو نەکرا چونکە گریان قورگی گرت. بۆسی دنیە گەڕام کوڕم ئەوان لیان شاردوومەتەوە. بەم قسەی بە دڵنیایی بۆم دەرکەوت کە ئەوەی منداڵەکان گێڕایەنەوە دەقا و دەق ڕاستە. تخوا دایگیان ئەگەر واز لەم قسانە نەهێنی سێدنی لەکوێ ئەوان لەکوێ دایگیان با بچم دکتۆرت بۆ بێنم. کەشکێکی کێشا بەسرمدا و لەسەر خۆی وتی ماڵی مەککارتیە زانن لەکوێ کوڕم ئەوان لیان شاردوومەتەوە. دایکە گیان توخوا بەسە باس. هەڵسام و بەرەو دەرگا ملمنا. چاوی بە شوێنم داهات و بە کزیەکەوە وتی ئەوە بۆ کۆڕی کوڕم دەچم دایکە دکتۆرێک دێنم. ئەوەندم پێ ناچێ زوو دێمەوە دایکە. متەقی نەکرد بەڵام بە نیگەرانیەوە چاوی کەوتە دوام. بەپەلە بە پێپلکانەکانە هاتمە خوارەوە بەژنە خاوەنخانوەکەم وت دایکم وەزعی زۆر خراپە دەبێ بپەلە بچمە لای دکتۆر. ژنەکە وتی مەچۆ نردومە بە دوای دکتۆرە. دکتۆری گەڕەکەکە کابرایەکی پیر و ئوفتادە بوو کە هات و پاش ئەوەی ژنەکە قسەی بۆ کرد کە هەمان قسەکانی منداڵەکان بوو فەحسێکی سەرپێیی کرد و وتی ئەقلی تێک چووە خێرا بینێرە بۆ نەخۆشخانە.
مەبەستی لە نەخۆشخانە شێتخانە بوو. اینجا پسوڵەیەکیدا پێمان کە تێیدا نووسرا بوو ئەم ژنە جگە لە نەخۆشیەکەی بێخۆراکیەکی زۆر توندی هەیە و ئەمەی بەخۆشم و ژنەکە ڕووی کردە من و بۆ دڵدانەوەی من وتی ڕۆڵە ئەوەی چاکترە چونکە لەوێ سرە ڕای چارەسەرکردن خواردنی باشتریشی ئەیەنێ. پیرەژنەکە لەگەڵما هاتەوە سەر و شتومەکانی دایکمی کۆکردە و جلەکانی گۆڕی. دایکم وەکو منداڵێک بە دەستمانەوە دەهات هێزی نەما بوو ورەی بە تەواوی بەردابوو کە لە ماڵەوە دەرچوین دراوسیەکان لەبەر دەرگای ماڵەکەمان کۆبوو بوونەوە و زۆر بە پەرۆش و داخەوە بەڕێیان کردین. نەخۆشخانەکە میلێک دوور بوو. دایکم لەبەر بێهێزی وەک سەرخۆر ڕێی دەکرد. ناچار بووم بیگرم تا نەکەوێ. ئێوارانێکی زۆر تاریک و قەبز بوو. دەدوت ئەویش بە دڕەکیەوە زیاتر بەدبەختی ئێمەی نیشان دەد. بێگومان ئەو خەڵکەی بەلاماندا ڕادەبورن. دایکمیان بە سەرخۆش دادەنا. دایکم قسەی نەدەکرد. بەڵام دیار بوو دەیزانی بۆ کوێ دەچوین. دڵنیام کە ئەوەی پێخۆش نەبوو. لە ڕێگە هەندێ دڵیم دایەوە بەڵام هەر زەردەخەنەیەکی کرد و توانای قسەکردنی نەبوو. کە گەیشتینە نەخۆشخانەکە براینە لای دکتۆرێکی گەنج پاش خوێندنەوەی پسوڵەکەی دکتۆرە پیرەکە ڕووی کردە دایکم وتی باشە خات و چاپەن بێ زەحمەت وەرە بەم لاوە بزانم چیت. پاش فەحەزکردن سیستەرێک دەستی گرت و لەگەڵ خۆیان برد. دەیزانی دەیمەن بۆ خەواندن و من بە تەنها دەمێنمەوە بە کزی و بێدەسەڵاتانە هاوڕێکی دایەوە. خۆم وا لێ کرد کە ئەوەندە بە تەنگەوە نیم و مەسەلەکە ئەوەندە گران نییە. وتم دایی گیان تا سبەینێ خوا حافیز دڵە هیچ نەکادایە خوا حافیز. دایانە پێش خۆیان بەڵام تالێم ئاوا بوو هەر هاوڕی دەدایەوە و سەیری دەکردم کە ئەو ڕۆیش دکتۆرەکە سێریکی منی کردووەتی ئەی تۆ چی دەکەی کاکی لە چی دەکەی. ئەوەندەم داخی کارگەی هەتی و خانەکان لە دڵا بوو نەم هێش زیاتر لەسەری بڕوا خێرا بەڕێزەوە وەڵام دایەوە دەچم بۆ ماڵی پورم. کە نەخۆشخانەکەم بەجێهێشت تەنها هەستم بە چزەی دوورکەوتنەوە لە دایکم لەگەڵ ئەمەشا تۆزە ڕووناچیەک دەزیایە دڵمەوە بەوەی کە ئەو زوو چاک دەبێتەوە و ئەوەی هەرچۆنێک بێت لەو ژوورە قەبزە خۆشترە کە دەبێ بەردەوام تێیدا بە برسێتی کروشکە بکات. بەڵام ئەو وێنە پڕمانە دڵشکێنەیم هەرگیز لەبیر ناچێت کاتێک کە سیستەرەکان دایانە پێش خۆیان و هەردوو هەنگا و هاوڕێکی کزانەی لە من دەدایەوە و بێدەسەڵاتانە دەکەوتەوە پێشیان. لەو دەقیقەیەدا هەموو ڕووخۆشی و ڕۆح سوویکی و قسە خۆشیەکەیم وێنە بە وێنەوەکو شریتی سینەما دەهاتەوە بەرچاو. یەکێک لە وێنانە ئەوە بوو کە هەر چەند غەمبار و بێڕەنگ بواە هەر کە من دەرکەوتمای یەکسەر وەکو گڵ دەگەشایەوە و دەکەوتە قسەی خۆش و منیش هەمومان دوێتیم لەبیر دەچووە. وێنەیشی تری ئەوە بوو کە هەرگیز بەدەستی بەتاڵ نەدەهاتەوە بۆ ماڵ هەر نەبووە یەک دوو شەکرە سوورەی بۆ من و سێدنی دەهێنایەوە. تەنانەت ئەو بەیانیانەش کە نەخۆش کەوت بووە دەرەوە و هەندێک شەکرە سوورەی لەگەڵ خۆی داهێنابووەوە کە ئێوارە بەو شێوەی کە باسم کرد بینیم و دەستم کردە گریان دەرم نایە ناو کۆشی. یەکسەر یەک دوو دانەی لە گیرفانی دەرهێنا و پەسایە ناو دەستمەوە گوایە بۆ ئەوەی ژیرم کاتەوە. دڵم بواری نەدا یەکسەر بچمەوە ماڵ. بۆیە تا ئێوارەیەکی درەنگ خۆم لەو دەوروبەرە خڵافان کە گەڕامەوە. ژوورەکە لەوە دەچوو 100 ساڵ بوو بێ کەس پێی تێنە نابێ. جێگەی دایکم بە تەواوی دیار بوو. دیار بوو بەیانی ئەو ڕۆژە ویستوی جلەکانم بۆ بشووە چونکە تەشتێک جلی خوساوی لەسەر کورسیەکدا نابوو بێ ئەوەی لێ بدە. دەستێکم بە دۆڵابەکەدا گێڕا و جگە لە نەختێ چایی هیچی ترم بەر لەپ نەکەوت. کیسەیەکی پەڕۆینی بچووکی هەبوو کە ئەگەر پارەی ببوایە تێی دەخست. لەسەر ئاگردانەکە دانرا بوو. کیسەکەم سەح کردەوە. سیر دەکەم 3.5 تێدایە لەگەڵ هەندێک کلیل و تیکتی ڕەهنکردنی شتومەک. دوو شەکرە سوورەکەی کە ئێوارە پەستایە ناو دەستمەوە هێشتا هەر لە سوچێکی مێزەکەیان مابوونەوە. هەستم بە خەمباریەکی یەکجار زۆر کرد. دڵم کوڵی سەند. فرمێز بە ڕوومەتمە شریتەیان کرد و تێر گریان. هەر بەدەم گریان و خەمەوە بەلادا هاتم و تا بەیانی خەبەرم نەبوو. تاڵقەی داهاتوو بەخواتانە سپێرین. ئەڵقەی دێم. کە بەیانی لە خەوەڵ سام و چاوم بە دەوری خۆما گێڕا لە بێدەنگیەکی یەکجار قوڵ بەولاوە هیچی تر نەبوو. بەڵام هەموو ژوورەکە بست بەبست هەر وێنەی دایکم. پاش نەختێک پیرەژنەکە هاتە سەرەوە و بە میهرەبانیە وتی ڕۆڵە تا ژوورەکە بەکرێت چی ئەتوانی بمێنیتەوە و ئەگەر برسیشت بوو خێرا ئاگادارم بکەیتەوە.
منیش سپاسم کرد و پێم وت کە سێدنی بەم زوانە دێتەوە و هەر کرێیەک لەسەرمان بێدەیدا. بەڵام هەرچەندم کرد لە ڕوون نەهات داوای خواردن بکەم. دڵم بڕوای نەدا بچم بۆ لای دایکیشم و هەرچەند ئارەزووی دیدەنیم دەکرد. پێم ڕێیدا نەدەگرت. بەڵام لە پیرەژنی خاوەن ماڵەکەم بیست کە ئەو دکتۆرەکەی بینیوە و لەوە زانیویە کە وا نێراوە بۆ نەخۆشخانەی کێن هێڵ کە بە تایبەتی بۆ تیمارکردنی و نەخۆشخانە تەرخان کراوە کە نەخۆشی دەماریان هەیە. ئەمە نەختێ سەبووری بە دڵم بەخشی، چونکە ئەم نەخۆشخانەیە 20 میل دوور بوو. بە ئاسانی نەمدەتوانی بووی بچم. جگەلەوەی کە سێدنی لە هاتنەوەدا بوو لەگەڵ ئەودا دەمتوانی نەختێ تین بۆ خۆم بهێنم و توانای بینینی دایکم بەو شێوەیە هەبێ. ئیتر بەیانیان زوو بێخشپە لە ماڵ دەردەچووم و تا درەنگانێک نەدەهاتمەوە. خواردنیشم هەر چۆنێک بێ هەر پەیدا دەکرد و ئەگەر ژەمێکیش نەبوایە زۆر بە هەندم نەدەگرت. بەرە بەیانێک لە کاتی دەرچووندا پیرەژنەکە گرتم و لێی پرسییم نانت خواردووە؟ من سرم ڕاوەشاند و ئەویش وتی ئەی بۆ دەنگ ناکەی؟ اینجا دامێ پێش خۆی. مەسەلەی بەسەرهاتەکەی دایکم بە ماڵی مەکارتیژ نەوت و زۆر بە وریاییەوە خۆم لە هەموو خەڵک بە دوور گرت. وا لەو ڕۆژەوە کە دایکمی تێدا نەخۆشکە و هەفتەیەک ڕادەبووری. خۆم لەگەڵ جۆرە ژیانێکا ڕاهێناوە کە نەخۆشە و نە زۆر ناخۆشیشە. ئێستا لە هەموو شتێ زیاتر دڵم لای پیرێژنە خاوەن خانووەکەیە، چونکە ئەگەر بێت و سێدنی بەم زوانە نەیەتەوە زوو یان درەنگ ناچارە کاربەدەستانی گەڕەکەکە لەبارەی وەزعی منەوە ئاگادار بکاتەوە. ئەوانیش دیسانەوە دەمنێرنەوە بۆ هەتیوخانەکەی هانۆیڵ. بۆیە هەتا بۆم دەکرێت خۆمی پێنیشان نادەم و جارجارش هەر لە دەرەوە دەنوم. هەندێک دارشکێن لە پشتیرێکی پشتی شەقامەکەەوە کاریان دەکرد. خۆم لەگەڵیاندا کرد بە برادر. کارەکەیان بریتی بوو لە بڕینەوەی دار و شەقەکردنی ئینجاکردنی بە باوەش بۆ سووتاندن. هەر باوەشەیان دەدا بە نیو پەنی. زۆر جار دەچووم لە نزیکیانەوە ڕادەوەستامی یان پاڵم دەدایە لایەکی دەرگایی پشتیرەکەەوە و چاوم دەبڕیە کارەکەیان. جارجارش یارمەتیانم دەدا و ئەو پارچەدارانەی بۆم هەڵدەگیران دەبردنە بەردەمیان. نانیان بەبێ من نەدەخوارد. باشوەستا کە ئێمە ئەم ناوەمان لێ نابوو، کابرایەکی زۆر قسە خۆشی چاوتێری سەر و دڵ پاک گەلێ منی خۆش دەویست. لە ڕیزی سەرەوەی دانەکانی تەنها یەکدان مابوو، بۆیە کە قسەی دەکرد پیاو بە ئاسانی تی نەدەگەیشت و هەر بڵمە بڵمی دەکرد و دەتی هێنایە پێکەنین. هەر کە کات دەگەیشتە دەونی نیوەڕۆ ڕووی دەکردە من و دەیگوت ئەرێ شێرە گەورە، چۆن ئەم نیوەڕۆیە هەموو پێکەوە خۆمان بدەین لە فڵانە خواردن. لە باسکردنی خواردنەکانە شێوەیەکی تایبەتی هەبوو کە زۆرتر لە شێعر دەچوو. اینجا دوو پەنی دەدامێ و دەیوت دای لە مامی خۆت نەکەوی وەک شەڕ ڕاکەوە بای ئەم دوو پەنیە بێنە. کە دەمهێنا سفرەمان لێدا دەخست و پێکەوە وەکو یەک خێزان دەکەوتینە خواردن. جگە لەمە ئەگەرچی هەرگیز چاوم لە هیچ پاداشتێک نەبوو، لە جیاتی یاریدەدان و بەردەستی کردنیان باژوەستا لە کۆتایی هەفتەدا 6 پەنسی بۆ خەرجی دەدامێ. لە ساعە حوتی بەیانیەوە تا ساعە حوتی ئێوارە یەک و چەند کاریان دەکرد. زۆر جار لەمە درەنگتریش دەمانەوە کە دەڕۆیشتن هەستم بە تەنیایی و دڵتەنگی دەکرد. سەرباری ئەمە مەقۆمەقۆی قوتابخانە مێشکمی داگیر کرده بوو. ئەمانی جاربەجار لەبارەی قوتابخانەوە لێیان دەپرسیم. پشووی هاوین هاتە کۆتایی ئاگام لێبوو لێم کەوتنە تەقا کە بۆ ناچمەوە بۆ قوتابخان. تا ناچار بووم بکەومە فێڵ. تا سەعات 4:30 ئێوارە کە قوتابخانە تەواو دەبوو لەم لاولا خۆمات دەدا ئینجا هێوا شێواش دەچوون بۆ لایەن. بەڵام ڕابواردنی ئەو ماوە درێژە لەسەر جادە و لەم کۆڵان و ئەو کۆڵان یەکجاری پیاوی وەڕز دەکرد. نیوە شەوێکیان بەبێ خشپە بۆ ژوورەکەم خزام کەچی دیار بوو پیرەژنی خاوەنخان و خۆی بۆ مەڵازدا بووم. بانجی کردم و بە تووڕەییە وتی لە ئێوارەوە چاوەڕێی تۆکەم. اینجا تەلۆگرافێکی دایە دەستم کە کردمەوە سەیرم کرد لە سێدنیەوەیە و دەڵێ سبەینێ سەعات دەگەمە ئێزگەی واتەرلۆ سێدنی. شتێکی ئەوەندە پڕ و پۆشتە و ڕێک و پێک نەبووم کە هی ئەوە بم وەکو دوو پیا و نیو بچم بە پیری خەڵکەوە. جلەکانم هەموو چڵکن و شڕوڕ بوون. پێڵاوەکانم دەمیان کردبووەوە. کڵاوەکەم تەپی بوو. دەموچاو شتنی شم لە بۆڕی دارشکێنەکان نەبێ لە جێی تر بۆ نەدەکرا. چونکە زۆرتر لەبەر ئەوەی خۆم لە پیرەژنە سەر ئاسنی نەی خاوەنخان و دەپاراز کەمتر پڕکێشی دەموچاوشتنم لە ماڵەوە دەکرد. سێدنی گەیشتە جێ و کە بینێمی بەیەک و دوو هاواری کرد. ئەوە چی قەوماوە؟ بۆ وات لێ هاتووە؟ نەمتوانی نەختێدان بە خۆما بگرم و هەواڵەکانی نەختێ زیاتر بە نەرمی پێ بڵێم بۆ یەکسەر وەڵام دایەوە. دایکم عەقڵی گۆڕا و بردیان بۆ نەخۆشخانە و ئێستا لەوێ نووسووە. بەسە زمانە ڕەنگی ڕەشەڵگەڕا. بەڵام هەردانی بەخۆی داگرت و ڕووی کردەوە من و وتی ئەی ئێستا تۆ لەکوێی؟ پێم وت لە هەمان جێگا لە پاوناڵ ترێس. سەرێکی لە قان و گەڕایە دواوە بە دوای شتومەکانیدا.
بەڵام لە دەم و چاویدا دیار بوو ئەم هەواڵە چه پشکۆیەک بوو چۆن چزا بە دڵیدا. عەرەبانەیەکی گرد و شتومەکەکانمان تێپەستا کە لە ناویاندا سندووقێک مۆزم بەدی کرد بە تاسەوە لێم پرسی کاکە ئەمە هی خۆمانە؟ هەڵوێستەیەکی کرد و اینجاوتی هێشتا زۆر سەوزن دەبێ یەک دوو ڕۆژێک بمێننەوە تا زەردەبن اینجا دەتوانین بیان خۆین. لە ڕێگای ماڵ سێدنی لەسەر یەک لەبەرەی دایکمەوە پرسیاری لێدەکردم پاشان وتی خۆم هەڵکڕاندە بوو بە موژدەوە بێمەوە بۆ لای 20 پاوەنی زێڕم پاشەکەوت کردووە دام نابوو یەکەم هەواڵی خۆشم پاش چاو پێکەوتنی ئەم 20 پاوە نەبێ لەناو پاپۆڕەکە لەگەڵ سەربازەکانە یان نسیبمان کرد و ئەم پارەیەم بۆ دەرچوو. اینجا باسیەوەی کرد کە بە تەمایە لەم کاری ئێستەی دەست هەڵگرێ و هەوڵی کارکردن لە شانۆدا بدا بەو حسابەی ئەم 20 پاوەنە 20 هەفتە دەمانبات بەڕێ و ئەو لەو ماوەیەدا کارێکی هەرچند دەکەوێت. ئەشێ هەموو دەرویەکمان لێ بیگیرێ سەرتان نێشێنم بە پیرە سندوقە مۆزەوە کە هەم پیرەژنی خاوەن خان و هەم دراوسێکانی وروژان گەیشتینەوە ماڵ. پیرەژن بەیەک و دووکردن مەسەلەی نەخۆشیەکەی دایکمی لە نووکەوە بۆ سێدنی گێڕایەوە. هەر ئەو ڕۆژە سێدنی چووە بازار و دەستی جلی نوێی بۆ کڕیم و پاشەوە پێکەوە چوین بۆ ئاهەنگێکی مۆسیقا کە لە هۆڵەکەیە دانیشتین سێدنی سێرێکی چواردەوری کرد و هەناسەیەکی هەڵکێشا و لەبەر خۆیە وتی داخی بەجەرگم چەند خۆش بێ سەدایکیشمان لەگەڵا وایە هەر خۆم دەزانم چەند بەمە دەگەشایە. دوایەوە پێکەوە چوین بۆ سەردانی دایکم پاش چاوەڕوانکردنێکی ڕۆح دەرهێن هێنایەن بۆ لام. ڕەنگی زەرد و لێوەکانی شینەوە بوون لەگەڵەوە شانناسیمانیەوە ئەوەندە بە گەرمی و سۆزەوە سەردانەکەمانی وەرنەگرت. سێدنی زۆری هەوڵدا سەرنجی ڕاکێشێ بۆ ئەو پارەی کە لەگەڵ خۆی داهێناوێتەوە یان باسی خۆی و هۆی درەنگ هاتنەوەی بۆ بکە بەڵام هەیهوو ئاژ لە خەیاڵێک و ئاشەوان لە خەیاڵێک ئەو کەس هەر نەیدەزانی بیری بۆ کوێ چووە و لە کوێ نیشتووەتەوە چاوەکانی هەروێڵ بوون و لە هیچ نقطەیەکدا ئۆقرەیان نەدەگرت وەکو گێژ یان حەپەسا و سەیری دەکردین و ورتەی لێوە نەدەهات. اینجا بە کزیەکەوە دایکم وتی بێگومان نەگەرە و ئێوارەی پیاڵەیەک چاتان بامایەتێ منیش بۆ خۆم چاکە بوومەوە. ئەم قزەی وا چزا بەجگەرمدا کە تا ماوەیەک لە گوێمدا هەر دەزرنگایە و هەرکە دەهاتەوە بیرم کزەم لە جەرگەوەدا. زۆر جار ڕۆژگار کەسێکی تاوەتە بەر تیری نەبوونی و برسیەتی و بێکەسی و شێوەی جۆرا و جۆری تری کڵۆڵی تا و کەسە بە تەواوی قاڵبۆتەوە و غاراوە. اینجا لە ناکاوە بەخت زەردەخەنەیەکی بۆ کردووە و دوایی بۆی تریقاوەتەوە و خستوێتە باوەشی بەهەشتی بەختەوەری و نەردەوە. من باشترین نمونەی ئەو جۆرە کەسە ڕۆژنامە فرۆشی کرێکاری چاپخان دروستکردنی لە عابەی منداڵان پەفدانی هەویری شوشە بەردەستی کەری دکتۆرە هەموو ئەمانەم کردووە بەڵام لە هەموو ئەم کارانەیە هەرگیز تروسکەی خەونێک لە مێشکمدا نەکوژاوەتەوە و وەکو سێدنی برام هەرگیز هونەری شانۆ و کردنی ئەکتەری بە پیشە تەنانەت 1 ساعت فکر و خەیاڵمی بەر نەداوە. بۆیە هەر کاتێ بۆم دەلوە خێرا پێڵاوەکانم بۆ یاو دەکرد و جلەکانم بە فڵچە تۆسپەر دەکرد و یەکسەر بەرەو دەستگای شانۆگەری پلاک مۆڕۆ خۆم دەکوتا بەڵام ئەوەندەم ئەم هاتوچۆیە کرد تا جلەکانم شەڕ و وڕبوون و ئیتر کەڵکی شوێنی ئەوهایان پێوە نەما. کە جاری یەکەم سرم کرد بەم ئاژانسەدا مەڵبندەکە بەو ئەکتەری ڕێکوپێکی خاوێنی پۆشتە چ ئافرەت چ پیا و ڕازا بوو هەموو ئەڵقاڵقیان بەستە بوو بە فیز و لە خۆ دەرچوونەوە قسەیان بۆ یەک دەکرد. بە ماتەمات خۆم کرد بە ناویانەوە بەترسەوە لە قوشبنێکی لای نزیکی دەرگاکەوە وەستا. هەستم بە شەرمەزاریەکی زۆر دەکرد و هۆشم زۆرتر لای پینەی جلەکان و دەمی کراوەی پێڵاوەکانم بوو کە هەوڵم دەدا دەرنەکەون. لە ناکاوێکە کار بەدەستێکی جاهێلی دەستگاکە دەرکەوت و دڕی باکتەرەکاندا ڕووی دەکردە یەکەیەکەیان بەدەگمن نەبێ نەیانی دەبوارد و یەک قسەی بۆ هەمویان دوو پات دەکردەوە کاکە بەداخەوە بۆ تۆ هیچمان نییە بۆ تۆژنا برام تۆش هەر هیچ هەروەها تۆش کاچی خۆم ببورن بەداخەوە هیچمان نییە. بەم جۆرە وەکو چۆن پاژنوێش پەرزگە هێواش هێوا چۆڵە بێ ئاوەها خەڵکەکە مەڵبندەکەیان چۆڵ کرد و قەرەباڵگیەکە بە تەواوی ڕەوە. تەنها من هێڵرامەوە تەنیا بە من نەوترا تۆش هیچ. کە کابرا گەیشتە لام و سەیری کرد بە تەنها ماومەتەوە سەیرێکی کردم و وتی ئەی تۆچی دەبێ. هەستم کرد بەوەی کە قورگم کەرخ بوو و تەڕایی تێدا نەماوەیان شتێک گرتوێتی.
بەڵام هەرچۆنێک بێهێزمدایە بەرخۆم و وەکو تاساوێ گوتم هیچ دەوری مناڵتان نییە خۆت ناونووس کردووە سەرێکم دەست بەتەما بووم بگرێتە قۆڵم و دەرم کاتە دەرەوە یان هەر نەبێ بڵێ باوکەکەم شەڕمان پێدەفرۆشی کەچی دەستی گرتم و بەرەو ژوورێک پەلکێشی کردم لەوێ ناو ناونیشان و ئەدرەسی لێوەرگرتم وتی هەر شتێک بێتە دەست کە کەڵکی تۆی پێوە هەبێ ئاگادارت دەکەم شنەبایەکی فێنک بەدڵەما هات و خواحافیزیم لێ کرد و ڕۆیشتم لە ڕێگا هەستم بەوە دەکرد کە شتێکم کردووە بە شتێک دڵخۆشیەکەشم هی ئەوە بوو کە بە سەلامەتی بۆی دەرچوم و تووشی زەجر و گاڵتە پێکردن نەهاتم ماوەیەک تێپەڕی لەو ماوەیەدا سێدنی هاتەوە پاش مانگێک دوای هاتنەوەی سێدنی پسوڵەیەکم پێگەیشت کە لە ئاژانسی بلاکمۆڕۆوە هاتبوو تێیدا نووسرا بوو تکایە وەرە بۆ ئاژانسی بلاکمۆڕۆ لە شەقامی بیت نۆردستراند خێرا دەستج لە نوێیەکەمم کردە بەر و بەپەلە بەرە و ئەوێ کوتام هەر کە گەیشتمە مەڵبەندی ئاژانسەکە یەکسەر برام بۆ لای میستەر بلاکمۆڕۆ خۆی پیاوێکی ڕووخۆشی دەم بە پێکەنینی بەوێڵ بوو واتە بە تەواوی بە پێچەوانەی ئەو وێنەوە کە من لە مێشکی خۆما بۆم دروست کردبوو کە بریتی بوو لە کابرایەکی تووڕەی کەم دووی فیزدل کە پیاو لە بەردەمیدا سام بیگرێ و زمانی لاڵ بێت و قسەی بۆ نەخێر تابڵی خۆشمەشرە بوو ڕەزا سووک هاتە بەرچاوم نامەیەکی دامێ کە بیدەم بە میستەر هامیلتن ناوێت کە لە بەشێکی تری ئاژانسەکەدا کاری دەکرد نامم بۆ کابرا برد و ئەویش پاش خوێندنەوەی سەیرێکی کردم و بە زەردەخەنەیەکە وتی کاچی لە دەتوانی کاری شانۆگەری بکەی بەبێ یەک و دوو گوتم بەڵێ دەتوانم درۆچکۆڵەیەکیشم لەبارەی خۆمەوە کرد کە لێی پرسییم تەمەنە چەنەوتم تەمەنم 14 ساڵە لە کاتێکە تازە پێم نابووە سیانزەوە وتی باشە دەوری نۆکەرێک لە شەرلۆک هۆڵمزدا دەدەینێ کە ناوی بیلێ تیپەکەمان گەڕۆکە لەبەرەوە دەبێت لە ئێستەوە خۆت بۆ گەشتێکی 40 هەفتەیی لە سەرەتای پاییزە ئامادە بکەی هەروەها وتی ئێستا دەوری مناڵێک هەیە لە نمایشێکە کە میستەر سێنتزبێری ناوێک دەیگێڕێ ئەم لە نمایشێک نامەکەی پاییزدا دەوری سەرەکی دەگێڕێ بەر لە دەستکردن بە گەشتەکەی هەفتەی 2 پاوەن و 10 شلنگ وەردەگری ئەگەرچی هەفتەی 2 پاوەن و 10 شلنگ پارەیەک بوو کە لە خەونی شابیرم لێ نەکردبەوە بەڵام چاوم داگرد و وتم باشە با پرسێکیش بە براکەم بکەم میستەر هامیلتن دای لە قاقای پێکەنین وا دیار بوو ئەمەی زۆر پێخۆش بوو بۆیە هەموو ئیشکەرانی لە قەکەی کۆکردەوە وتی سەیری ئەم مەکتەرە بچکۆلەیە بکەن ئەمە بیلێ ئێوە پێتان چۆنە هەموو بە میهرەبانیەوە سەیریان کردم و چەند کەسێکیان دایان بە پشتمدا و ڕوویان کردە میستەر هامیلتن وتیان زۆر باشە قسووری نییە لە دڵی خۆماوتم خوایە ئەمە خەونە یان ڕاستیە وام داهاتە بەرچاو کە دنیا لە 1 دەقیقەدا گۆڕاوە هەمووی بۆتە باوەشی خۆشەویستی بۆ من کراوەتەوە پاشەوە میستەر هامیلتن پسوڵەیەکی بۆ سێنتزبێری دا پێم وە جێگەکەی ئەمی بۆ تاریف کردم منیش بێوەستان و بێ هاوردانەوە تێم تەقان بەڕاستی پێم زەوی نەدەگرت کە گەیشتمە لای میستەر سێنتزبێری هەمان نمایشنامە دووپات کرایەوە ئەویش خەڵکەکەی لێم کۆکردەوە اینجا دەورەکەمی بە نووسراویدایە دەستم وتی ئەمە شەخسیەتێکی گرنگی شانۆگەریەکەیە تەزویەکی ترس بەدڵم داهات نەکا لێم داوا کە لە بەرچاوی خۆی بیخوێنمەوە چونکە ئەوەندەم لە توانای خۆم لە خوێندنەوەدا ڕا نەدەبینی خۆی من و تۆ کردی پێیوتم بیبەرە ماڵەوە لەوێ بە کاوە خۆ بیخوێنەرەوە چونکە هەفتەکەی تر پرۆڤەمان نییە خواحافیزیم لەو کرد و بەرەو ماڵ تێم تەقان لە خۆشیدا هەر ئەوەم مابوو باڵ بگرم ڕووداوەکان تازە خەریک بوون لە بەرچاوم لە خەیاڵەوە قەوارەیان دەگرت و دەبوون بەڕاستی لە دڵی خۆما دەموت ئەمە چۆن ئاوها لە ناکاوە نوکی گاسنم لە گوێی کوپەی زیێڕگیر بوو بەڵێ ئەمە ڕۆژەکەیە وا تاریکە شەوی دوور و درێژ ڕەبیەوە و کازیوەی بەیانێکی نوێ خەریکە سەراپای ژیانم دەگرێتە ئامێز و دەیکا بە خەونێکی بێکۆتایی ئەو خەونەی کە دایکم هەمیشە بە دوایەوە لە ڕاکردندا بوو تاڵقەی داهاتوو بەخواتانە سپێرین.